بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین. تکایە لە شوێنی خۆتان دانیشن. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 7 ڕۆژی دانیشتن 7 چواری 2015. بەرنامەی کار بە پێی حکومەکانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەستەی سەرۆکایەتی بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 7 خولی بەهارە لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 7 چواری 2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەمواری یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو بە پێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. دووەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە بڕیارانی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. یەک پرۆژە بڕیاری ناونانی شاری ڕانیە بە پایتەختی ئازادی. دوو پرۆژە بڕیاری بە پارێزگاکردنی ئیدارەی گەرمیان. سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەیەک لە کۆنووسی دانیشتنی پێشووی پەرلەمان بخوێنێتەوە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 6 لە بەرواریەکی چواری 2015 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە. دووهەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمانی ئامادەنەبوو لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێم پەسەندکردنی گفتوگۆکردنی پرۆژە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتنەوت و گازیەکان. چوارەم دەنگدان لەسەر متمانەدان و سێند خواردنی یاسایی بەڕێز غازی سعید سولەیمان بۆ پۆستی وەزیری هەرێم لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە. ئاڵوگۆڕکردنی خاڵی چوارەمی بەرنامەی کار بۆ خاڵی سێم و بە پێچەوانەوە. شەشەم خوێندنەوەی یەکەم بۆ دوو پرۆژە بڕیار لەلایەن لیژنەی یاساییەوە. حوتەم پەسەندکردنی دانان و ئاڵوگۆڕکردنی هەندێک لە ئەندامانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان. هەشتەم خوێندنەوەی بیرۆکەیەک لایەن پەرلەمانتار سالار مەحموود سەبارەت بە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نێودەوڵەتی. زۆر سپاس. ئێستا داوا لە بەڕێزانەکەی ناوی ئامادەنەبووانی دانیشتنی پێشووی پەرلەمان و دانیشتنی لیژنەکانی پەرلەمان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمانە دانیشتنی ژمارە 6 ئاسایی لە بەرواریەکی چوار مۆڵەت پێدراو بوونیان بەبێ مۆڵەت ئامادەنەبوون بەم شێوەی خوارەوەیە. یەکەم ئاری محەممەد عەبدوڕەحیم مۆڵەت. دووهەم ئاواز حەمید حوسێن مۆڵەت. سێم ئەیڤار ئیبراهیم حوسێن مۆڵەت. چوارەم جەمال عوثمان کاڕەسوڵ مۆڵەت. پێنجەم حەسەن ساڵح محەممەد مۆڵەت. شەشەم خەڵەف ئەحمەد معروف مۆڵەت. حوتەم دلێر مستەفا حەسەن مۆڵەت. هەشتەم زانا عەبدوڕەحمان عەبدوڵڵا مۆڵەت. نۆهەم زۆزان صادق مۆڵەت. دەهەم سەهراب میکائیل مۆڵەت. یانزە شامۆ شەیخۆ مۆڵەت. دوانزە ساڵح بەشار مۆڵەت. سیانزە ڤیان عەباس مۆڵەت. چواردە عەبدوڵڵا جاسم مۆڵەت. پانزە عەلی هالۆ مۆڵەت. شانزە عومەر عینایەت مۆڵەت. حەڤە فەرهاد حەمە ساڵح مۆڵەت. هەژدە فەرحان جەوهەر مۆڵەت. نۆزدە لینا عەزریا مۆڵەت. 20 محەممەد صادق مۆڵەت. 21 محمود عومەر مۆڵەت. 22 مەدینە ئەیوب مۆڵەت. 23 وەحیدە یاقو مۆڵەت. 24 یەڕوانت نیسان مۆڵەت. 25 یعقوب گورگیس مۆڵەت. 26 کەمال یەڵدا مۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی بە دواداچوونی کۆبوونەوەی هەفتانەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە 3 تا 7 چواری 2015 بەم شێوەیەی خوارەوە بووە. لیژنەی دەستپاکی 3 کۆبوونەوەی ئاسایی خۆی کردووە. خەڵەف ئەحمەد معروف ئامادە نەبووە. ئیدریس عەلی ئیسلام مۆڵەت بووە. گۆران ئازاد مۆڵەت بووە. دووهەم لیژنەی دارایی و کاروباری ئابووری و بەرهێنان 3 کۆبوونەوەی خۆی ئەنجام داوە. هێڤا حاجی ئامادە نەبووە. مەدینە ئەیوب ئامادە نەبووە. شیرین حوسنی ئامادە نەبووە. دڵشاد شەعبان ئامادە نەبووە. یەڕوانت نیسان ئامادە نەبووە. سێهەم لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 1-4 دانیشتنی ئاسایی بە ئەنجام گەیاندووە. محەممەد صادق مۆڵەت بووە. باپیر کامەلان مۆڵەت بووە. یعقوب گورگیس مۆڵەت بووە. بەتاو بێ کاک باپیر.
چوارەم لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی 6/4 محەممەد علی ئامادە نەبووە وحیدە یاقوب مۆڵەت بووە محمود عومەر ئامادە نەبووە سەردار عەبدوڵڵا ئامادە نەبووە لیژنەی دارایی و کاروباری ئابووری و بەرهێنان 6/4 مەدینە ئەیوب ئامادە نەبووە دڵشاد شعبان ئامادە نەبووە یەڕوانە نیسان مۆڵەت بووە لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە 6/4 کۆبوونەوەیان کردووە دکتۆر سەلیم مۆڵەت بووە ئاواز حەمید مۆڵەت بووە لیژنەی ئاسەوار و خزمەتگوزاریەکانی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار 6/4 کۆبوونەوەیان کردووە سەرجەم ئەندامان ئامادە بوون لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتیەکان 6/4 کۆبوونەوەیان کردووە ساڵح بەشار مۆڵەت بووە یەڕوانە نیسان مۆڵەت بووە بەیار تاهیر مۆڵەت بووە لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان 6/4 کۆبوونەوەیان کردووە قادر وەتمان مۆڵەت بووە عەبدوڵڵا حاجی محمود مۆڵەت بووە ئەبوبەکر عومەر مۆڵەت بووە ئاواز حەمید مۆڵەت بووە زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێز کاک باپیر فەرموو نقطەی نظامی عرضم کردی من مۆڵەت نەبووم ئامادە بووم دوا کۆبوونەوەکەشمان هێنا ژووری من تەواومان کرد من ئەزان بۆ مۆڵەت بووم باشە لەلایەن لیژنەوە ڕاپۆرتەوە بەرزکراوەتەوە بەڕێز کاک عومەر عنایەت فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی ئاساوار و خزمەتگوزاری شارەوانی 23 ئێمە کۆبوونەوەمان کرد بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران و جێگری وەزیری شارەوانیشمان بانگێش کرد بوو بەڵام نە ئێعلام باسکرا نە لێرەش خوێنرایەوە زۆر سپاس لەوە چ راپۆرتی لیژنەکەتان نەگەیشت بێتە لای بەڕێز سکرتێری پەرلەمان بۆیە نەخوێنراوەتەوە بەڕێزانێ سەردەسەکەین بە بڕگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتە لە گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەمواری یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو بە پێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو داوا لە لیژنە پەیوەندیدارەکانەکەین کە سەرۆک و جێگری سەرۆکی لیژنەکان بێنە ئێرە بۆ ئەوەی دەست بکەین بە بڕگەی یەکەم لە بەرنامەی کار کە بریتین لە لیژنەکانی یاسایی لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی فەرموون فەرموون بەڕێزان لیژنە پەیوەندیدارەکان دەقی پرۆژە یاساکان بخوێننەوە کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوایی دەقی راپۆرتی هاوبەش بخوێننەوە بۆ ئەوەی مادە بە مادە و بەرگە بە بەرگە عفو مادە بە مادە بیخەینە گفتوگۆی ئەندامانی پەرلەمانەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای یەکەم بۆ هەموارکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 یەکەم بڕگەی 2 لە مادەی 377 هەڵگرتنی ئەم مادەیە پێویستە تەنها لە ڕێگەی یاسای باری کەسێتی و دادگای باری کەسێتی ئەم بڕگەیە جێبەجێ بکرێت 2 مادەی 408
سزاکە ئاستی نزمی بۆ دابنرێت بەم شێوەیە لا تقل عن 3 سنوات ولا تزيد على 7 سنوات من لەبەر ئەوەی ئەم مادەیە زۆربەی قوربانیەکان ژنن بە تایبەتی ئەو کەسانەی خۆیان دەسووتێنن بەهۆی هاندانەوە بۆیە پێویستە ئاستی نزمی سزاکە دیاری بکرێت. 3 مادەی 409 ئەم مادەیە هەڵبگیرێ لەبەر ئەوەی ئەم مادەیە ئەبێتە هۆی زیادبوونی کوشتنی ژنان بە ناوی شەرەفپارێزیەوە بۆیە دەتوانین مادەکان کوشتنی بە ئەنقەز یان کوشتنی بە هەڵا جێگەی ئەم مادەیە بگرێتەوە. 4 مادەی 413 بڕگەی یەک لە مادەی 413 بڕی غەرامە زیاد بکرێ بەم شێوەیە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێت لەبەر ئەوەی زۆربەی زۆری لێدانەکان بەرامبەر ژن دەکرێت هەرچەندە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی سزای داناوە بەڵام ئەو کەسانە دەگرێتەوە کە لە چوارچێوەی خێزاندان و تا پلە 4. 5 مادەی 414 بڕگەیەک زیاد بکرێت بەم شێوەیە إذا نشأ الاعتداء أذى أو مرض أدى إلى عجز مجنى عليه بصورة دائمية تكون عقوبته السجن. هۆکاری دەرچوونی ئەم یاسایە بۆ بەدیهێنانی کۆمەڵگەیەکی ئارام دوور لە توندوتیژی و جیاکاری ڕەگەزی و کەمکردنەوەی کوشتنی ژنان. پرۆژە یاسای دووەم سەبارەت بە هەموارکردنی یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو مادەی یەکەم مادەی 379 بڕگەی یەکی ئەم یاسایە هەموار دەکرێت بە زیادکردنی 3 بڕگە. ئەلف سکاڵا لەمەڕ زینا بەسەر دەچێ و مافی شارستانی نامێنێ بە مردنی هاوسەری سکاڵاکار بە مەرجێک مردنی هاوسەری سکاڵاکار لەلایەن زەوجزدانی و عەشیقەکەیەوە نەبوو بێت. بە دەست هەڵگرتنی مێرد لە دادگاییکردنی پیاوە زیناکارەکە بە هەمان شێوە بە دەست هەڵگرتن لە دادیکردنی ژنەکەی دەژمێردرێت تا هەمان حکم جێبەجێ دەکرێت ئەگەر ئافرەت تەنازولی کرد لە دادگاییکردنی پیاوە زیناکارەکەی. مادەی دووەم مادەی 409 ئەم یاسایە هەموار دەکرێت بە زیادکردنی 1 بڕگە بە هەمان شێوازی پیا و دەرحەق بە ئافرەت حکم بە بارودۆخی توندکاری سزا ناکرێ ئەگەر کەسی لە ناکاو ئافرەت بوو. مادەی سێیەم پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 4 کار بە هیچ دەق و یاسایەکی دیکە ناکرێت پێچەوانە بێت لەگەڵ بڕگەکانی ئەم یاسایە. مادەی 5 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردن. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی هاوباش سەبارەت بە هەردوو پرۆژە یاسای هەموارکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 هەموارکراوی ساڵی 1969 لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی و لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و منداڵ و خێزان و لیژنەی داکۆکیکردن لە مافی ژنان ڕۆژی سێشەممە و چوارشەممە 5 و 6 ڕەشەمەی کوردی بەرامبەر بە 24 دوای 2015 و 25 دوای 2015 زاینی کۆبوونەوەی ئەنجامدا بۆ تاوتوێکردنی هەردوو پرۆژە یاسای هەموارکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 هەموارکراوی ساڵی 1969 کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. دوای خوێندنەوەی یەکەمیان لە دانیشتنی ژمارە 7 لە ڕۆژی چوارشەممە بەرواری 22 دەی 2014 ڕەوانەی لیژنەکان کراوە. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردنی هەردوو پرۆژەکە لیژنەکان گەیشتە ئەنجامانەی خوارەوە. ناونیشانی پرۆژەکان بەم شێوەیە دەخوێندرێتەوە: هەموارکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو. مادەی یەکەم بڕگەی دووەم لە مادەی 377 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو وەکو خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی کە لە یاسای ناوبراودا هاتووە.
مادەی دووەم مادەی 408 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی کە لە یاسای ناوبراودا هاتووە. مادەی سێ مادەی 409 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو لە هەرێمی کوردستانی عێراق لە کار دەخرێت. مادەی 4 مادەی 413 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی لە یاسای ناوبراودا هاتووە. مادەی 5 مادەی 414 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی لە یاسای ناوبراودا هاتووە. مادەی 6 مادەی 379 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی لە یاسای ناوبراودا هاتووە. مادەی 7 پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکە. مادەی 8 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن لە پێناو بەرجەستەکردنی دادگەریدا و هێنانەکایی کۆمەلگایەکی دوور لە تونند و تیژی و جیاکاری ڕەگەزی ئەم یاسایە دەرچوێندرا. بەڵێ سەداوە لە بەڕێسانەکەم کە مادە بە مادە دەقی ئەو مادەی کە لە پرۆژە یاسا پێشنیارکراوەکان هاتووە بخوێنرێتەوە دوایی ڕای لیژنەکان لەسەری لە راپۆرتی هاوبەش بخوێنرێتەوە بۆی بیخێنە گفتوگۆی ئەندامانی پەرلەمانەوە. یەکەم بڕگەی 2 لە مادەی 377 هەڵگرتنی ئەم مادەیە پێویستە تەنها لە ڕێگەی یاسای باری کەسێتی و دادگای باری کەسێتی ئەم بڕگەیە جێبەجێ بکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ڕێزانە ئەندامانی پەرلەمانەوەی لە راپۆرتی هاوبەشدا هاتووە دەستکاریکردنی ناوی پرۆژە یاساکانیشە بە ئاڵوگۆڕکردنی مستەڵەحی هەموار کراو بەو شێوەیە کە لە راپۆرتی بەردەمتاندا هاتووە کە دەبێتە هەموارکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو. مادەی یەکەم بە ناونیشانەکە بخینە گفتوگۆوە ئەگەر قسێکی لەسەر نەبەوە و کاتە چنە سەر مادەکان کە لەگەڵەوەی کە قسەی هەیە لەسەر ئەو ناونیشانە هەموارکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو. کە قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ بەڕێز دکتۆرە ڤالا. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ڕاستکردنەوەیە لە ڕووی شکلەوە هەموار کراو دەبێ بکەوێتە دوای ساڵی ژمارە و ساڵی یاساکە واتە لە ڕووی شکلەوە ئەوەیان ڕاستکراوەتەوە ئەوەی هەیە لەوانەیە نەچێتە بابی مناقەشە و مناقەشە هەڵناگرێت چونکە شکل خۆتان دەزانن لە ئیندایە. باش. فەرموو دکتۆرە ڕێواز. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها سەرنجێکی قانونیم هەیە لەسەر عینوانەکە یاسای سزادان یاساکی فدرالیە بە گوێرەی دەستوریش ئێمە بۆمانەیە تەطبیقاتی یاسا فدرالیەکان تعدیل بکەین کە بواتە ئەبێ بوترێ هەموارکردنی جێبەجێکردنی یاسای سزادان لە کاتی هەمواری ئەحوالی شخصی شەهروا کرا چونکە ئێمە ئەوانە بۆمان نییە ڕاستە و خۆ تعدیلیان کەین ئەبێت تەطبیقاتیان تعدیل کەین. سپاس. باشە سپاس. بەخێرهاتنی بەشداربووان و چالاکانی پرۆژەی کوردلاوەکەین کە ئێستا هاتوونەتە هۆڵی پەرلەمان بە ناوی سەرۆکاتی پەرلەمان و ئەندامانی پەرلەمانەوە بەخێرهاتنیانەکەین. کەیتر قسەی هەیە لەسەر ناونیشانەکە؟ ڕای لیژنە پەیوەندیدارەکان چیە لەگەڵ لەسەر سەرنجی بەڕێز دکتۆرە ڕێواز؟ فەرموو دکتۆرە ڤالا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پشتمان بەستووە بەو هەموارانەی کە پێشتر لەلایەن خولەکانی تری پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە بۆ نمونە یاسای ژمارە 42 ساڵی 2004 هەیە کە دەڵێ بڕگەی یەکی مادەی 408 لە یاسای سزادانی
ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو لە کوردستانی عێراقدا لە کار دەخرێ و ئەمەی خوارەوە جێگای دەگرێتەوە. بۆیە بەم شێوەیە پێشتر ئیشارەتی پێکرا و بەم شێوەیە داڕشترا و تعدیلکراوە یاساکان لیژنەی یاسایی پشتی بەوە بەستووە کە پێشتر ئەنجام دراوە. بۆ بۆرە فەرموو ئەو ڕێی دکتۆرە ڕێواز پێم وایە دقیقە ئەگەر ئیشی لەسەر بکەین باش دەبێت. باشە فەرموو دکتۆرە ڤالا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو هەموارانەی کە کراوە پێش دەرچوونی دەستوری عێراقی بووە بۆیە پێشنیارەکەی بەڕێز دکتۆرە ڕێواز بە هەندوەردەگرێت لیژنەی یاسایی. باش کە ناونشانەکەی دابڕێژنەوە بۆ ئەوی بیخێنە دەنگەوە. بەڵێ فەرموو. ناونیشانی پرۆژەکان بەم شێوەیە دەخوێندرێتەوە: هەموارکردنی جێبەجێکردنی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو. کێ لەگەڵێتی بۆ شێوەی کە خوێندایەوە؟ شەست و چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. مادەی یەک مادەی یەکەم بڕگەی دوو لە مادەی 377 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیە کە لە یاسای ناوبراودا هاتووە. دەقی مادەکەش بەو شێوەیە کە لە پرۆژە یاسا پێشنیارکراوەکان هاتووە بیخەنەوە. ئەوە جارێ قسەمان لەسەر عنوان کرد اینجا یەنە سەر مادەیەک. بەڵێ ئەسڵی یاساکەش ئەگەر بخوێنینەوە خراپ نییە. بەڵێ ئەسڵی یاساکەش بخوێنیتەوە خراپ نییە. بەڵێ ئەوەی کە داوا کراوە لە پرۆژە یاساکەدا هەڵگرتنی بڕگەی دوو لە مادەی 377 بە مبەڕیری ئەوەی هەڵگرتنی ئەم مادەیە پێویستە تەنها لە ڕێگەی یاسای باری کەسێتی و دادگای باری کەسێتی ئەم بڕگەیە جێبەجێ بکرێت. ئەوەی کە لە ئەسڵی یاساکەدا هاتووە لە یاسای سزادانی عێراقی مادەی 377 ببورن لەبەرەوەی بەس بە عەرەبی هەیە مەتنەکە بە عەرەبی خوێنمەوە. يك يعاقب بالحبس الزوجة الزانية ومن زنى بها ويفترض علم الجاني بقيام الزوجية ما لم يثبت من جانبه أنه لم يكن في مقدوره بحال العلم بها. دو يعاقب الزوج الزاني ومن زنى بها بالعقوبة الواردة في الفقرة الأولى من المادة 377. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕێگەم بدەی ڕوونکردنەوەیەک بۆ مبەڕیراتی مانەوەی ئێمە لیژنەکە ئێمە وامان وتووە لە راپۆرتەکە کە ئەو مادەیە ئەو بڕگەیە بمێنێتەوە وەکو خۆی مبەڕیراتیشمان ئەوە بووە ئەوان لە پرۆژەکە داوایان کردووە کە ئەمە باری کەسێتی لە دادگای باری کەسێتی جێبەجێ بکرێ. ئەمە سەپاندنی عقوبەیە، عقوبەش جێگەکەی قانونی عقوباتە
قانونی ئەحوالی شخصی باریکەسێتی تایبەتە بە زەواج و تەلاق و میراث و وەصیە و ئەحوالی مەفقودین و ئەو بابەتانە عقوبە ناکرێت لەوێدا بێ. ئەمە یەک. دووهەمیان ئەم پرۆژە یاسایانەی کە پێشکەش کراوە فەلسەفەکەی خزمەتکردنی ژنە، پاراستنی مافی ژنە، بەڵام بە لابردنی ئەم بڕگەیە من پێم وایە مەسلحەتی ژنی تیانە بەڵکو بە پێچەوانەوەیە، چکە لە بڕگەی یەکەم یا باز لە حەبسی باز لە عقوبەدانی زەوجی زانیەکە، لە بڕگەی دووەمە ئەڵێ ئەگەر هات و زەوج زانیش بێ بە نەفسی عقوبادرێ. ئەگەر ئێمە ئەمە لابەرین کەواتە عقوبە بۆ ژن هەیە بەڵام بۆ پیاو نییە. بۆیە بۆ مبەڕیراتانە ئێمە داوامان کردووە کە وەکو خۆی بمێنێتەوە. باش با ناوەکان بنووسرێ دوایی ئەندامانی لیژنەکانی ژەتوان ڕوونکردنەوەی خۆیان بن. بەس ئەرۆڵە ناوەکان بنووسن. باش لەبەرەوەی ئەمە بابەتێکی خلاف ئامێزە گفتوگۆی زیاتر هەڵەگرێ، بۆیە داواکەین لیژنە پەیوەندیدارەکان لە هەر مادەیەک پێشتر ڕوونکردنەوە بن بە ئەندامانی پەرلەمان بۆچی گەیشتون بۆ قەنەعەتە. خاتوو گەشە فەرموو ناوی خۆتان بنووسن بەڕێز سکرتێری پەرلەمان ناوەنووسێ. بەڵە فەرموو. نانا ئێوە نا ئێوە فەرموون قسە بکەن ڕوونکردنەوە بن. وەڵام من ئەگەر قسە بکەم دیارە من راپۆرتی هاوبەشمان نووسیوە، بەس من تەحەفوزم هەیە لەسەر مادەی 377 وەکو ڕای خۆم قساکەم. بەڵێ باشە دکتۆر سراج. بەڵێ دیارە من لەگەڵ ڕایم ڕاستە ئەمە مادەیەکی عقابیە ئەبێ لە یاسای سزادانی عێراقیە تەنزیم کرێ، بەڵام لەسەر مەسەلەی تەحدیدکردنی ئەو مودەیە کە پێمان باشە زەمانەکە دیاری بکرێ، حەبس لابرێ. ڕاستە حەبس لە قانونە محەددە کە چەند بۆ چەنە، بەڵام دیاریکردنی ئەو مودەیە و نزیکردنەوەی ئەو دوو مودەیە لە یەکتر بەو مەبەستەیە کە لە تەطبیقاتە لە مەحاکم بەداخەوە ئەو تەمیزە زۆر بە ئاشکرا ئەکرێ. سڵتەیەکی تەقدیری واسعیراوە بە حاکم کە ئەو زەمەنە زۆر من ڕێزم هەیە زۆر لە حاکمەکان کە تەمیزێکی زۆر سلبی ئەکەن لە نێوان ژن و پیا و ئەوە تەلارخان خۆی لە مەحاکمە ئیشی کردووە بە تایبەتی لەم بوارانەیە کە تەطبیقاتی لە مەحاکمە زیاتر مودەی ئەقساکە بۆ ژن بەکارهێنرێ، مودە ئەدناکە بۆ پیاو بەکارهێنرێ لە کاتێکا کە هەردووکیان لێ قەزیە شابن. باشە ئەمە ینی جەنابیشتان خۆتان چوون گوێتان لە ڕای هەندێک لە دادوەرەك بە ڕێزەکان بووە بەداخەوە تەمیزێکی زۆر سلبی ئەکەن لە نێوان پیا و ژنا، وەکو بڵی ئەو تاوانە بۆ ژن زۆر قورس بێ و بەڵام بۆ پیا زۆر سووک بێت کە ئێمە پێمان وایە ئەمە قانون تەنزیمی کردووە خیانی زەوجی خیانی زەوجیە بۆ هەردوو لە، بەڵام ئەو سڵتە تەقدیریە کەم کرێتەوە بۆ حاکم ئەویش بەنزیکردنەوەی ئەو مودەیە. بۆیە پێمان باشە کە دیاری کرێ بە 6 مان کەمتر نەبێ و لە ساڵێک زیاتر نەبێ. زۆر سپاس. بەڕێز دکتۆر سراج. بەڕێسەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێز ئەوەی گەشەخان باز دەکات تەسەوڕەکەم لە کێشە لە تەطبیقاتە هەبێ. ئەمە باداوا بکەین لایانی پەیوەندیدار لە تەطبیقاتە عەدالەت بەکاربینن نەوەک لە ئەسڵی یاساکە کێشە هەبیتن. بۆیە ئەمە پاڵپشتی ڕای بەهارخان ئەەکەین کەوا ئەو یاسایە ئەو عقوبەیە پێویست ناکاتن لە بچێت لە باری کەسێتی باز بکرێت لە بەرەوەی باسی باری کەسێتی یاسای باری کەسێتی یاسایەکی صرف مەدەنیە نابێ عقوبە و سزای تدابێت تەنها ڕێکخستن و تەنزیمکردنی عیلاقاتی خێزانە. بۆیە وا چاکە ئەو عقوبەیە تەنها لە یاسای سزادان باز بکرێت و سوپاس. زۆر سپاس بەڕێز دکتۆرە ڤالە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە لە پرۆژەیە هەموارەکەدا هاتووە تەنها باس لە هەڵگرتنی ئەم مادەیە دەکا کە پێویستە لە ڕێگای یاسای باری کەسیەتی و دادگای باری کەسیەتی ئەم بڕگەیە جێبەجێ بکرێ. بۆیە باس لەوە نەکراوە، تەنها باس لە حەزفکردنی دەکا لە قانونی عقوبات بۆ ئەوەی لە قانونی ئەحوالی شخصی جێبەجێ بکرێتن. بۆیە ئەو هەموارەی بەڕێز گەشەخان کوتی لە پرۆژەکەدا ئیشارەتی پێنەدراوە و ئێمەش وەکو لیژنەی یاسایی پابەند دەبین بەو تعدیلاتی کە لەناو پرۆژەکەدا هاتووە. ئەگەر هەر هەموارێکی تر لەسەر ئەو مادەیە پێشکەش بکرێ پێویستە بە پرۆژە یاسایەکی تر بێ. باشە سپاس. خاتوو کەژاڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان یاسای سزادانی عێراقی لە جیاکاری لە سزاداندا هەیە
مراعاتی مساوات نکرا لە نێوان ژن و پیاودا بۆیە من لەگەڵ ئەوە داما کەی ئەم بڕگەیە نەمینێ لە یاسای عقوباتی عێراقی لە مادە 377 بڕگەی دووەم بە تەسەووری من بە شێوەیەکی گشتی لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەمە معالەجە کرا و سپاس. باشە سپاس. ئێستا ناوەکانە خوێنرێتەوە و ئەندامانی تری پەرلەمان کە قسەیان هەیە. بەڕێستەرۆکی پەرلەمانم ئەندام پەرلەمانە بەڕێزانە گفتوگۆ دەکەن لەسەر مادەی یەکەم لە هەموارکردنی جێبەجێکردنی یاسای سزادانی عراقی تەلار لەطیف، فرسەت سۆفی، شوان قەڵات زەی، غەریب مستەفا، شێرکۆ جەودەت، عومەر کۆچەر، حاجی کاروان، نەجیبە لەطیف، مامەسا مەروان گەڵاڵی، منیرە عوثمان، مریەم سەمەد، قادر وتمان، بهار عبد الرحمن، وميت حما علي، خاتو تلار لطيف فرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلار لەطیف. من سەرەتا حەزەکەم لەسەر ئەو مادەیە قسە بکەم کە مبەرات چێک بۆ پێشکەشکردنی ئەوەی کە باسی ئەومان کردووە پێویستە یاساباری کەسێتی لەویا معالەجەی ئەو حاڵەتەی کردووە لەبەرەوەی ئەمە ئەم تاوانەکە ئەکرێت تەنها پەیوەندیدارە بە ژن و مێردەکەوە و هەر ئەوان مافی سکاڵا پێشکەشکردنیان هەیە لە دادگای لێکۆڵینەوە بۆیە زۆر جار هەیە بەهۆی کێشەیەکی بەسیتەوە یاخود بەهۆی دروستکردنی تۆمەتێکەوە لە نام پیاوەکە بۆ ژنەکە یاخود بەهۆی مسکۆڵێکەوە یان بەهۆی نامەیەکی هەڵەوە ئەو ژنە تووشی کێشەیەکە بێ بە مجرد بە تۆمارکردنی ئەو سکاڵا ئەبێتەوەی ناوزڕاندنی ژنەکە و ئیسپاتکردنی خیانەی زەوجی هەموو ئەزانی شێوازی ئیسپاتکردنەکەی قورسە و بە شهود ئەبێ بۆیە زۆر جار ئەم سکاڵا ئەبێتە هۆکارێک بۆ جیابوونەوەی نێوان ژن و پیاوەکە بۆیە دادگای باری کەسێتیش مادەی چل لە بڕگەی سیا تەکیدی لەسەرەوە کردوتەوە کە ناپاکی هاوسەری یەکێک لە هۆکارەکانی جیابوونەوە لەو حاڵەتەیە ئەگەر هاتو ئەو هۆکارە هەبێت ئەتوانن ئەو ژن و پیاوە پەنابەرن بۆ دادگای باری کەسێتی بە شێوەیەکی مەدەنیانە دوو لە تونوتیژی دوو لە ناوزڕاندن کە ئەمان لە دواترا ئێمە ئەزانین ئەو ناوزڕانە ئەبێتە هۆکاری بۆی تونوتیژی بەرامبەر ژنام کرێتەوە دو ئەوە نەتیجە کە هەر جیابوونەوەکە نییە بەڵکو دوایی تونوتیژی حتا ئەگاتە حاڵەتی کوشتنی کە جاری وایە ئەبێتە هۆکاری تۆمەتێکی شەکە ئەبێتەوە ئەو ناپاکی بڵێن دروستکردنی ناپاکیەکە لام پیاوەکە بۆ ژنەکە و ڕاستە هەیە بۆ پیاویش لەوەیە بەڵام بەڕاستی ئەو مبەڕێرەی لیژنەی یاسایی هێنانەوە مبەڕێرێکی لاوازە لەبەرەوەی لێرە زۆربەی زۆری ئەو تۆماتانە ئاراسی ژنانەکرێت تەنها ژنانە لەو یاسایە بڵین زەرمەندن نەکسون بە پێچەوانەوە ئەبێتە هۆکاری بۆ تونتیژی زیاتر بەرامبەر ژنان ئەو بۆم ئەمە لایەکی کەیشەوە ئێمە پێویستە ئێمە بەتابەتی کار لەسەرەوەکەین کە پەنابەرین بۆ یاسا مەدەنیەکان دوور لە دروستکردنی ئەو سزایانە ناو یاساکانە هەیە کە تۆ ئێستا لە ئێستا دوو یاسات هەیەوە یاسا تونتیژی خێزانیشی هەیە پێویستە کار لە یاسا باری کەسێتی ئەو حاڵەتە جێگا بکرێتەوە سەبارەت بۆی کە پێشنیازەکەی گەشەخان بەڕاستی ئەگەر هاتووە ئەو مادەی هەڵنەگیرە ئێمە لەگەڵ ئەوین کە پێشنیازەکەی پشگیری پێشنیارەکەی گەشەخانەکەین و ئەگەر بۆتە عورفێکیش ئەوەی کە بەڕێز دکتۆرە ڤالا باسی کرد بەڕاستی کەواتە کە ئەو لەم خولێشا چەندین یاسا یاخود پرۆژە بڕیار هەبوو پێشکەش کراوە لە شێوازی پێشنیارا بۆ بەڵام ئێمە خستومانتە چارچێوەکی یاساییەوە چەندین پرۆژە یاسا پێشکەش کراوە دوور لە مادەکەیشەوە ئێمە هاتوون ساغێکی قانونی کەمان بۆ دۆزیێتەوە بەڕاستی ئەوە مبەڕێرێکی لاوازە بۆی پێویستە ئێمە کار لەسەرەوە بکەین یعنی ناکرێت لە شانسی ژنان و ئەو یاسانی پەیوەندیدارە بە ژنانەوە ئێمە هەندێک مبەڕێرات بێنینەوە بۆیە پێویستە کار لەسەر دانانی حدی ئەدنا و علا بکەین ڕاستە لە تطبیقاتە بەڵام زۆر جار هەیە بەهۆی تطبیقاتەوە ئیجابیات و سلبیاتی تطبیقاتەکەەوە ئێمە پەنامان بە هەموارکردنەوە یاساکان بردووە بۆی کە عەدالەتێکی و بڕیاری دادپەروانانە هەبێت لە کاتی جێبەجێکردنی یاساکان زۆر ضرورە دادگاکان و دادوەرە بەڕێزەکان ئەو حدی ئەدنا و علایە هەبێ ئەبێتە هۆکارێ بۆ دادپەروەری تەواو لە جێبەجێکردنی یاساکانە و زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر فرسەت سۆفی هەرمێ بەڕێزان بیرتان بخەمەوە کە لە دانیشتنی پێشوو بڕیارماندا کە کاتی قسەکردنی ئەندامان 3 دقەیە فەرموو بەڕێز دکتۆر فرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە لە سەرم حسابمەکە چونکە نقطە نیزامە ئەو دوو قسەی دەیکەم ئێستا ئەو جارە اسمە قسەکان یعنی وەکو شتێکی متەبع ئەمە قسە دەکەین لیژنە پەیوەنددارەکان وەڵاممان دەدەنەوە ئەوان قسە دەکەن ئەمە قسە دەکەین دوای وەڵاممان دەدەنەوە پێم وایە یعنی
لە هیچ شوێنێک ناکرێت قسە بکەین بە ئەوان وەڵام مادەنەوە. بەڕێ سەرۆکی پەرلەمان سێ با بڵێن دەق لە لای من هەیە. یەکێکیان ئەوەیە کە خودی ئەسلی پرۆژەکە کە پێشکەش کرایە بۆ تعدیل کە من پێم وایە پشگیری دکتۆرە بەهار و لیژنەی یاسایی دەکەم کە ئەوەی کە پێشکەش کراوە بەڕاستی زوڵمکردنە لە ژن، چونکە تەمیزێکی زۆر لە نێوان ژن و پیا و پیشان دەدات کە بۆ ژن عقوبە هەیە، بەڵام ئەگەر پیا و بیکا بۆ پیا و عقوبە نیە. بۆیە من پێم سەیرە کە ئەسڵەن ئەوە پێشکەش کراوە، بەڵام ئەوەی لەوە سەیرتر ئەوەیە لە ساڵی 2001 یاسای ژمارە 9 ساڵ 2001 یاسای لە کارخستنی بڕگەی 2 لە مادەی 377 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 واتە ئەوەی ئێستا ئەمە قسەی لەسەر دەکەین هەر بە پێی یاسایەک لە ساڵ 2001 لە کار خرایە. بە تەسەوەری من ئێمە بین قسە لەسەرەوەکەینەوە زیندوی بکەینەوە بڕگەی 2 چونکە تەوازونێک لە بینی ژن و پیاوی دەپارێزی، یان لە هەردووچی عقوب من شەوێتی گەڕام لە 2001 هیچ هەموارکردنێک بەسەرەوە نەکرا وەکو خۆی ماوەتەوە. بۆیە بە تەسەوەری من ئەوەی کە یعنی دقی مادەی 377 بە هەردوو بڕگەی ئەلف و باوەک یان یەک و دووەکو خۆی بمێنێتەوە زۆر باشترە، تەوازون لە بینی ژن و پیاو دەپارێزرێ، بۆ هەردووچیان عقوبە هەیە لە کاتی کە ئەو جەریمەیە کە تووشی دەبن و زۆر سپاس. نقطەی نظامی بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت شێرکۆ حەمە ئەمین. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە بەڕێز دکتۆر فرسە سۆفی وتی ئەوە تا هەیە، ینی هەر لە پەرلەمان خۆشی کردوێتی بە کتێب ئەگەر حەزەکەن بۆ لیژنەی یاسایی بۆی سەیریکەن وانە، چونکە ئەوەی لە ساڵی 2001 بەڵێ ئەڵێ ئەوە کارکردن بۆ مادەی ڕاگیراوە ئەمەتانێ. باش بەڕێزان تاریخ جانباز و نەهلە محەممەد کردویانە بە کتێبیش. باشە سپاس بینێری بۆ لیژنەی یاسایی بۆی لێرە سەیریکەن لاتانە لایەنە خۆیان لایەنە. باش بەڕێز مامۆستا غەریب مستەفا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەڵبەت سەرنجی منیش وەکو ئەندامێ لە لیژنەی ئەوقاف کە ئەو بابەتەمان زۆر تاوتوێ کرد، ڕام وایە کە ناکرێ ئەرکێک بە قانونێ بسپێرێت یا بە محکەمەیەک بسپێرێت کە لە ئەساسە ئەو محکەمە ئەو قانونە بە ئەو بابەتە دروست نەکرابێ. لەبەرەوە هەر پێویستە لە یاسای سزادانی عراقی ئەو بابەتە بمێنێتەوە، پێویست نەکرێ بە دادگای باری کەسێتی کە ئەو دادگایە خۆی تایبەتە بەو بابەتانەی خێزان و دروستکردنی و هەڵەوشاندنی ئەو درهاویشتانی کە لێکەوێتەوە. باشە سپاس. بەڕێز دکتۆر شوان قەڵات زەیی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەناوی خوای بەخشندەی میهرەبان، دیارە ئەوەی هەموارکردنەوەیە پێویستە تەفاسیلی هەبووایە، چکە زینا هەر زەوج و زەوجە نییە، ئەنواع شێوازی تری هەیە. ئەو لە شوێنی تر معالەجە کراوە. بەڵێ اینجا پێویستە بەڕاستی لێرەش ئەو هەموارکردنەوە بە شێوازێک بێت کە مخالفەی نە دەستوری عراق نە ڕەشنووسی دەستوری هەرێمیش بێت، کە لە هەردووچیان داهاتووە نابێ شتێک دەرچێت پێچەوانەی شریعەتی ئیسلام بێت. ئەوەی کە تێی داهاتووە ئەمەی کە ئێستا ئەمەی دەکەین مەسەلەی ساڵ و ئەوانە هەموو پێچەوانەی شریعەتە. لەبەرەوە ئێستاوەی کە هەمواریش کراوە وەکو ئەوی وایە تەژیعی ئەوە بکات ئەو زاهرەیە ئەو دیاردەیە لە کوردستاندا پانتایەکەی فراوانتر ببێت، یعنی وە خۆی بمێنیتەوە باشترە نەک ئەو هەموارکردنەوەی بەسەردا بێت. بەڵێ باشە سپاس. خاتوون مەریەم سەمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دیارە قسەکەی من خات و تەلارکردی پشتگیری لە تاوی قسەکانی تەلارخان و هەروە پشتگیری لە قسەکانی گەشەخان دەکەم بۆی مودەی سزاکە تەحدید بکرێت. سپاس. باشە سپاس. بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، من قسەکانم کەژاڵخان و تەلارخان کردیان لەبەرەوە لەگەڵ ئەوەیەم کە لە قانونی عقوباتی عراقیە نەمێنێ و لە وەی باری کەسێتیە یاسای باری کەسێتیە چارەسەر کراوە. سپاس. باشە سپاس. خاتوون منیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پشتگیری تەواوی قسەکانی خات و تەلار و گەشەخانەکەم لەلایەن ئەوانەوە قسەکانم کراوە. سوپاس. باشە سپاس. بەڕێز کە قادر وەتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بەو مادەیە
پێم باشە تاکیدکەین ئەوەی من بینی بێم ئەم مادەیە هەموار کراوەتەوە بە یاسای ژمارەنەوە تعدیل کراوە نەک ئیلغا کرابێتەوە و لە کار خراپێ و من پێم وایە کە یاسای باری کەسێتی هەروەکو ئاماژەی پێکرا باس لە نەفەقە و میرات و ئەمانە دەکا کەمە پەیوەستە بە کەسایەتی ئینسان جەریمە پەیوەستە بە کردارەکانی ئینسان ینی لە یەکتر جیاوازە من لەگەڵەوە دامەمە لە یاسای سزادان عراقی بمێنێتەوە بەڵام پشگیری قسەکەی گەشەخان دەکەم مودەی سزاکە دیاری بکرێت زۆر سوپاس باشە سوپاس خاتو بار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە هەر یاسایە کەدا ئەڕێژین لە ڕوانگەی واقعەکەەوە دای ئەڕێژین ئێمە چەندێک ئەم یاسایە لە ڕووی واقعیەوانەیە بۆ ئێمە سوودمەند ئەبێەوە بۆ خەڵک سوودمەند ئەبێ دیارە بەپێی واقعی هەرێمی کوردستان تا ئێستا ئەم یاسایە هێندەی لە ڕووی واقعیەوانە پیاوان لی سوودمەند بوون ژنان لی سوودمەند نەبوون بەوەی ئەتیبارانەی کە هەیە کە جیاکاری هەیە لە ڕووی سزاکانەوە هەروەها لە هەرێمی کوردستانیشا تەطبیق نەکردنی یاسا ئەوەش خۆی بۆ خۆی گرفتێکە بۆیە ئەبێ ڕەچاوی ئەم خاڵە بکرێت و ئەم یاسایە لە یاسای توندوتیژی خێزانیشە هاتووە بۆیە ئەگەر بمێنێتەوە یان نەمێنێتەوە پێم وایە کە ئیشکالێک دروست ناکە ئەگەرچی لە یاسای سزادانی عراقی ینی لە یاسای عقوباتی عراقیە ئەمە جێ ئەبێتەوانێ بەڵام لە ڕووی واقعیەوانێ کە وەکو وتمان ژن جیاکاری ئەکرێ لەگەڵیا بۆ تەخفیفی ئەوە بۆ تەوازنی ئەوە یا لە پێش بە یاسای توندوتیژی خێزانی بەسترێت یاخود لێرە لا ببرێ سوپاس باشە سوپاس بەڕێز مامۆستا عومەر کۆچەر قسەی من کرا بەڕێز باشە سوپاس بەڕێز حاجی کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر جیاکاریەک لە عقوباتەکان هەیە بۆ ژن یا بۆ پیاو ئەگەر لێرە معالەجە نەکرێ ئەبێ بەڕێزان لە لجنەی یاسایی شوێنێکی تری بۆ بدۆزنەوە يعني حتى قرآنش إشارة بوائدها الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة يعني بتحديد هردو كان وكو يك عقوبة كديارية كان أجر أو دومادي بكري بيكيش لواتد أو إشكالياتها حل كريو لنهايتها عقوبيك دياري كراويا سزايك دياري كرا بردسي حاكمة بيت أو كاتا أو جياكارية ريلي أجرين أجر بكري باش سباس خاتو نجيب لطيف بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا تەنها پشگیری لەو مبەرڕاتایی لیژنەی یاسایی یەکەم و بۆ مانەوەی مادەکە وەکو خۆی بمێنێتەوە چکە لە هەڵگرتنی ئەو مادەیە پێم وابێ ئەو نایەکسانی کە لێ ئەترسین یەتە پێشەوەوە عقوبەکە جیاوازە بێ بۆ ژن و پیاو بەڵام لەمانەوەی شیا بە هەمان شێوە ئەو مودەیە تەحدید بکرێ يعني ئەوەی کە بەڕێز سەرۆکی لیژنەی ئەوقاف ئەوە لە تەطبیقاتە پێویستەکە پێیان بوو ترێکە دادپەروەر بن بەڕاستیەوە بە پێوتن و بە تەوسیەت نابێ بەڵکو لە قانونەکە دیاری بکرێ بۆی ئەو سوڵتە ڕەهایە دەسەڵاتە ڕەهایە نەمێنێکە جیاوازی بکرێت لە بینی لە عقوبەی ژن و پیاوەکە و سوپاس باشە سوپاس خاتو شکریە ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان شکریە ئیسماعیل من پاڵپشتی لە لێژنەی یاسایی دەکەم مادەکە بمینێتەوە بەڵام زیاکاری ڕەگەزی نەمینێ یا سزایەکان لەبەرەوەی لە هەر شوێنێ خوای گەورە باسی سزای کردبێ لەسەر ئافرەت و پیا و سزایەکان وەکو یەکە وەکو یەک بن و لامان کاتیشدا پاڵپشتی ئەو ڕایە دەکەم کە سزایەکان دیاری کراوبی بەڕەهایی نەمینێتەوە و سوپاس باشە سوپاس مامۆستا مەڕوان گەڵاڵی بسم الله بەڕێز سەرۆکی پەرلەمان مەڕوان گەڵاڵی جارە پشتگیری لە هەموو لەو خوشک و برایانم دەکەم کە باسی ئەوەیان کرد کە بە بیانووی جۆرا و جۆر ئەستەم لە ئافرەت دەکرێ واقعەیە کە کەس ناتوانێت خۆی لێ بشارێتەوە و پشتگیری لە ڕێی ئیبرای بەڕێزم دەکەم کاک حاجی کاروان کە لە شەرعدا عقوبەی پیا و ژن وەکو یەک دیاری کراوە لەو حاڵەتە قێزەونانەی کە ڕوو دەدەن بۆ چارەسەرکردنی ئەوە بە تەسەوری من باشترین حاڵەت لێک جیاکردنەوەیە کە خوشک و برایانم باسییان کرد لە ڕێگای یاسای باری کەسێتی ئەوە کۆتایی بە قەزیەکەی دەهێنێت دەستان خۆش باشە سپاس بەڕێز کاک ئومێد حەمەعەلی ڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان
وەک بنەڕەتێک بۆ بەرجەستەکردنی یەکسانی لە سزاداندا منیش پشتیوانی لە ڕوونکردنەوەکانی دکتۆرە بەهار مەحموودەکەم بەڵام بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە بە شێوەیەکی دادپەروەرانە پشتیوانی لە ڕاکەی بەڕێز گەشەداراکەم پێویستە ئەو ڕایە لە بەرچاو بگیرێ بۆ ئەوەی هیچ جیاکاریەک لە جێبەجێکردنی یاساکەدا نەبێ. سپاس. باشە سپاس. ئەوەی من تێگەیشتم لە هەمواری یاسای ژمارە 9 ساڵی 2001 ئەو هەموارە بڕگەی دووەمی ئێلغا نەکردووەتەوە بەڵکو بڕگەی دووەمی کردووە مادەیەکی سربەخۆ نەک ئێلغای بکاتەوە کردوێتی بە مادەیەکی سربەخۆ وانە؟ بەڵێ باشە فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەی کە لە قانونی ڕقم 9 ساڵی 2001 ئیشارەتی پێکراوە لە 4 مادە پێکدێ لە مادەی یەکەمیدا دەڵێ يوقف العمل في إقليم كردستان بالفقرة الثانية من المادة 377 من قانون العقوبات رقم لسنة أو عند المادة الثانية يعاقب الزوج الزاني ومن زنى بها بالعقوبة الواردة في الفقرة الأولى من المادة أو عند ثالثا على مجلس الوزراء تنفيذ أحكام هذا القانون ورابعا ينفذ هذا القانون اعتبارا من تاريخ نشره في الجريدة الرسمية. إذن لێرە بۆ ماڕوون دەبێتەوە بەڕێزان کە ئەو مادەیە کاتێک لە مادەی یەکەمیدا لە کار دەخرێت و باس لە فەقەڕەی دووەمی مادەی 377 دەکاتن لە مادەی دووەمدا تعدیلی بۆ دێنواتە بەدیلی بۆ دێنێتن بەدیلەکەش ئەوەیە کە منزلی زەوجیە لە ئەسڵی یاساکەدا هاتووە بەڵام منزلی زەوجیە لە تعدیلەکە هەڵگیراوە ئەوەیان جوابی یەکەم کە یاساکە ماوە و مادەیەکی سربەخۆی بۆ داناوە بۆ خاڵی دووەم و تێبینی دووەمیش ئەوانەی کە بە تێبینیان کردوایە تەنها بۆ زەوجێ و بۆ زەوج نیە لێرانە يعاقب الزوج الزاني ومن زنا بها کە مساواتیشی کردووە لە هەردوو حاڵەتدا زەوج و زەوجە دەگرێتەوە و دەتوانن ئەوانەی کە لە فقه و لە هین ئشارە زایان هەیە لە ڕووی لوغەویەوە زیاتر پشتگیری بکەن. باشە سپاس. بەڕێز دکتۆر سراج. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی دکتۆرە خان باسی کرد دکتۆرە فاڵا باسی کرد دەق وایە لەبەر ئەوەی يعاقب الزوج الزاني مساواتی تێدا کرد لە ڕووی زمانەوانیەوە کە دەڵێ زەوج هەم نێری ئەگری هەم مێشی ئەگریتەوە کەواتە زەوج هەردوو لای تێدا مساواتە مابینی ژن و پیاوانە بیتەنها لە صالحی پیاوێ بەڵکو ئافرەتیش لە مۆزوعەکەی تێدایە و هەردوو چەند تێدا وەکو یەک حسابیان لە بۆ کرایە و سپاس. بەڕێز دکتۆرە بەهار باش. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو یەکسانیەی کە بەڕێزان باسی لێەوە ئەکەن و داوای ئەکەن یاسای ژمارە 9 ساڵی 2001 هێناویەتی چکە پێش ئەوە بەنسبەت ژنەوە منزلی زەوجیەی تیابووە بەڵام لەو تعدیلەیە منزلی زەوجیە لابراوە کەواتە هەردوو لایەن وەکو یەک عقوبەکە شمولیانەکە زڕوفەکانیان وەکو یەکە لە هەر شوێنێکا بێ. سەبارەت بە ئەوەی کە حدی ئەدنا و ئەعلا نزیک بکرێتەوە کەوەی گەشەخانوتی ئەوە عیلاقەی بە یاساوە نیە عیلاقەی بە تەطبیقاتی محکەمەوە هەیە یعنی ئەمە سوڵتەی تەقدیری حاکمە کە دێ ئەوە والێ ئەکا ئێمە ناتوانین سوڵتەی تەقدیری حاکم تەدەخولی تیا بکەین چکە ئەبێ حاکم سوڵتەیەکی تەقدیری هەبێ بۆ ئەوەی بچێتە ناو تەفاسیلی هەر دەعوایەکەوە هەر کەیسێک ئەحداسەکانی خۆی جیایە بۆی ئەبێ ئەو سوڵتە تەقدیریە ئەگەر خەلەلێک هەبێ ئەوە لە تەطبیقات و لە مەحاکمایە لە یاساکە ئێمە کەمیشی بکەینەوە ئەو هەرەتوانێ ئەو سوڵتە تەقدیری خۆی بەکاربێنێ. باشە سپاس. خاتو ئێڤار ئیبراهیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو ڕێی لیژنە پێمان باشە بڕگەی دوو لە مادەی 377 نەمێنێتن ئەگەر ئەوە هەوڵی بۆ دەی نەمێنێ ئەگەرشمە پشتیوانی لە ڕێیەکەی خاتو گەشەدارا دەکەین. چۆنە بمێنێ خاتو ئێڤار خاتو تەلارەتیڤ نقطەی نظامی هەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا بە پێی مادەی 1325 هەر هەوڵ دەدرێتن هەتا لە پەرلەمانی عێراقی شکاری لەسەر دەکرێتن. بەڵێ کە نەمێنێ. باش خاتو تەلار فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان ینی دوو شتە یەکێکیان بەپێی یاسای باری کەسێتەکانی مادەکە هەڵگیری خۆی مەشەزانین ئەو مادێ بۆ شێوازێ و ئەگەر یەکسەر یاسای باری کەسێتی مافی بڵێن هینەکە جابوونەوەکەیە و ئەو کەسەی خیانی زەوجەکەی کردووە چ پیاوەکە چ ژنەکە هیچ مافێکی نامێنێ ئەگەر ژنەکە بێ و ئەگەر پیاوەکەش بێ بێ هەموو مافەکە با بە ژنەکە یعنی ئەوە زۆ بەوازحی دیارە خاڵی دوو هەمیش ئێمە حدی ئەدنەوە علاکە داوامان کردووە کە دیاری بکرێ زۆر گرنگە لەبەرەوەی لە ئێمە بۆچی کار ئێسالەوەکەین بمێنێتەوە لەسەر ئیجتیهادی حاکمەکە بە شێوازەوە ئەبینین دائیمەن ئەگەر لە ڕێگای بنکراوەکانەوەانی کە لە سجنەکانان دائیمەن عقوبەی ژنەکان زیاترە بۆیە پێویستەکە ئەو چونکە ئێمەش ئەو بزانین دائیمەن کۆمەلگا ڕەئی هەیە لەسەر برو باوەڕی ئەو دادوەرانش بۆی زۆ زەڕورە ئێمە لە ئێستا حدی ئەدنا علاکە دیاریکەین بۆ زیاتر دادپەروەری باش سپاس بەڕێز شیلان جعفەر خاتوو شیلان جعفەر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ بەڕێزان هاوڕام لەگەڵ دکتۆرە بەهار و لەگەڵ دکتۆر سیراج و دکتۆرە ڤاڵا چونکە بە حقیقەت ئێمە لە هۆیەکانی دەرچوونی ئەم یاسایە یعنی باس لەوە ئەکەین لە پێناو بەرجستەکردنی دادگەری و هێنانەکایی کۆمەڵگایەکی دوور لە توندوتیژی و جاکاری ڕەگەزی بۆیە ئێمە ئەگەر دەستکاری ئەم مادەیە بکەین لەگەڵ ئەسڵی مادەکەی خۆیان جیاوازی بۆ بکەین ئەوەل ئەو کاتە ئێمە ناتوانین ئەو دادگەریە کۆمەڵایەتیە بچەسپێنین و جیاوازی ڕەگەزی دروست دەکەین بۆیە منیش هەمان ڕێی هەواڵانی بەڕێزم هەیە سوپاس باش بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند ناوی خۆت نەنووسی و قسە بەڵێ ببوورە وەڵای سەدەستم ئەگەر مەجال هێناوە بەڵێ فەرموو ئەسلی مەسەلەکە ئەوەیە یەکسانی بەدی بێ دادگەری بەدی بێ و ئەو جاکاری کە هەیە نەبێ ئەو خراپ بەکارهێنانە ئەگەر هەیە لە دادگاکانەوەکو بەڕێزان باسیەکە نەبێ لەبەرەوە با شتێکی وا داڕێژین کە ئەوە بەدی بێنێت ینی بۆی کۆتایی بەم جەدەلەش بێ لە ڕاستیا شتێکی وا داڕێژین کە ئەو یەکسانی و دادگەری و باش جێبەجێکردنە بەرهەم بێنێتوان بە نەتیجە بۆی هەدەفەکەمان ئەوەیە چونکە باشە سپاس کاک حاجی کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر قسەی بەڕێز دکتۆر سراجەدین فقط بڕگەی دووەم باس بە تەحدید باسی پیاوە یعنی زەوج لەوێ بە هەردووچی نهاتووە چونکە دوای ئەگەر بیخوێنیتەوە ومن زەنابیها یعنی تەحدیدەکە باسی پیاوە بۆیە ئەوە ئاگامان لێ باشە سپاس بەڕێز مامۆستا هەورامان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنێ وەڵام من هەرەوە ناڵێم خۆی ئەم بڕگەیە لەبەرەوە زادەی بیری مرۆڤ دایناوە دادگەری تیاڕەچاو نەکراوە ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین کە باسی ئەم مەوزوعە ئەکا بە چوار تەئکید دادگەری لە بینی ژنومێردا بەیان کردووە یەک الزانية والزاني باسي هردو كانك دو فاجلدوا كل واحد منهما كل واحد أو دو هردو كان ولا تأخذكم بهما هردو كاني باس كردوه لبرو براسي باشترين حل أويك أخواي قورا بياني كردوه هم شارسري خيانتي زوجي بي أكري وهم أو كسيك الزانية أو شيء كزانية براسي ردع بيه وزجر بيه بەڵام ئەوەی پێشوو لەبەرەوە زادەی بیری مرۆڤە لە ساڵی 1969 واتە 46 ساڵ لەمەوە پێش ئەم بڕگەیە دانراوە خیانەتی زەوجی ئەگەر زیاد نەکرد بێ کەمی نەکردوێتەوە سوپاس باشە سوپاس بەڕێز دکتۆر فرسەت نقطەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان من باسی ئەوم کرد کە لە ساڵ 2001 ئەو مادەیە لە کار خراوە لە کار نەکراوە تەوزەحکرا ئێستا قسە دەکەم چوومە دەر هەموو شتەکان منە ئەوەم یاسای ژمارە 14 ساڵی 2002 تەنها ئەوەشی تێدایە سیر کەس دەڵێ مادەی یەکەم تێوەگلان لە تاوانی دەرحەق بە ئافرەتان بە بیانووی هۆکاری شەریف بۆ مەبەستی بەکارخستنی حکومەکانی مادەگەلی 128 131 یاسای سای ئەوەندەوەندە بە هیچ شێوەیەک باسی مادەی ژمارە 377 نەکردیە ئەوەی کە لێرە لە 2002 باس کراوە ئەوەی لە کارخراوە 128 131 واتە ئەوەی 2001 ماوە لێرە لە 2002 بە هیچ شێوەیەک باسی ئەوە خۆی شکالەکە لەوایە بەڕێز دکتۆر فرسەت هەر لە یاسای ژمارە 9 2001 مادەی دووەمی بریتە لە بەرگەی دوی مادەی 377 یاسای سزادان حەزەکەی بیخۆ سێری کە مادەی دوو
لا یاسای ژمارە 9 2001 یاسای ژمارە 9 2001 مادەی دوی بریتە لە فەقەرەی دوی یاسای سزادانی 377 یاسای سزادانی عراقی بەس تەنها هینی لەلابراوە منزلی زەوجەی لەلابراوە کەواتە هەرماوە دقی فەقەرەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی لە تعدیلی ساڵ 2001 دەڵێ بڕگەی دوو لە مادەی 377 لاتە سەیری کە بیخەنە بەڵێ لامە ئەو هەموو شتمی ناوە لەبەر دەستمە مادەی دووەمی سیرکە ڕاستەکەی لە مادەی یەکەمە ئەڵێ يوقف العمل في إقليم كردستان بالفقرة الثانية من المادة 377 من القانون العقوبات العراقية رقم 111 لسنة 1969 المعدل. المادة الثانية يعاقب الزوج الزاني ومن زنى بها بالعقوبة الواردة في الفقرة 1 من المادة 377 من قانون العقوبات رقم 111 لسنة 1969 المعدل. كواتم ماو
باشە بەدەنگدانێک لایەکەین و بەس دوو ڕامان پێ بڵێن لیژنەی یاسایی لەگەڵەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە بەو شێوەیە ڕاکەی تریش کە داوای تهدید دەکا شتێکمان پێ بڵێن بۆ ئەوەی بەدەنگدانێک لایەکەینەوە باش فەرموو گەشەخان دیارە وازەحە بۆ دیارە هیچ ڕێگرێکی یاسایی نییە لەوەی کە ئێمە مدە دیاری بکەین بەڵام خۆی ڕاستە دیاری کراوە حەبس 3 ساڵ بۆ 3 مانگ بۆ 5 ساڵە سڵتەیەکی تەقدیری زۆر هەیە لە مدە زەمانێکە بۆ حاکم کە ئەو جیاوازیاکە کەواتە ئێمە بە قانون بە نەس ئەو سڵتە تەقدیری ئەو دادوەرە بە ڕێزانە تۆزێک کەم کەینەوە ئەو جیاوازیەش کەمە بێتەوە ئێمە ناڵێن عەدالەتێکی مطلق بەدیە بەڵام عەدالەتەکە نسبیەن زۆر باشترە بێ لە پێشتر زۆر سپاس باشە سپاس آخر پێشنیارت نەداینە لەسەر ڕینەکە پێمان باشە 3 مانگ بۆ ساڵێک باشە بەڕێز دکتۆرە ڤالا با لیژنەکان ڕای خۆیان بم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو عقوبەیە کە تهدید کراوە بە حەبس لە 3 مانگ بۆ 5 ساڵ سوڵتەی تەقدیری دراوە بە قازی سوڵتەی تەقدیری دراوە بە مەحاکم لەبەرەوەی مەحاکم و قازی داخلی جزئیات دەبن لە هەر قەزیەیەک عەلا حیدە يعني لوانەیە قەزیەیە کە دێتە پێش حاکم و تحقیقی تێدا دەکات لە 3 مانگەکە بۆ 6 مانگ عقوبەی بدا لەوانەیە بەشاعەتی جەریمە و کەوناشرینی و خطوڕەتی جەریمەکە وای لێ بکاتن بە 3 ساڵیان بە 5 ساڵ ئەو جارە عقوبە بدا بۆیە ئەو سوڵتەی تەقدیریەی کە دراوە بە حاکم لێرانە ئەوە فەلسفەی خۆی هەیە لەبەر ئەوەی قانون داخلی جزئیات نابێ بەڵام حاکم داخلی جزئیاتی هەر کەیسێک و هەر قەزیەیەک بەجیا دەبێتن بۆیە تکا دەکەین وەکو ئەوەی لە راپۆرتی لیژنەی یاسایی هاتیە بدرێتە دەنگدان باشە سپاس من یەک باشە سێمە بەس پیان بڵێ باس ئەوە بێت یانی سێمە بەڕێز مامۆستا جەمال عوسمان بەڕێزان لەبەرەوەی شوالی تایە بۆ زیاتر دەوڵەمەندکردنی گفتوگۆکە پێشەوەی بڕیاردی لەسەر بدرێ پێمان خۆش شەندامێکی تری پەرلەمان نانووسی ئەوانیش قسەی خۆیان بکەن و دوایی بیر و بۆ چوونە جیاوازەکانە خەینە دەنگەوە فەرموو مامۆستا جەمال بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی ئەو بابەتە بەڕاستی ئەسلی کێشەکان لە سەرەتای ژیانی پێکینانی خێزانی یان مڕاعات نەکردنی ڕێی هەردوو ڕەگەس بەڵێ یەکەم چشتەوەی بەڕای من پێویستە ئێمە داکۆچی لەسەر ئەوەی بکەن لە دادگا لەسەر ئەساسی کێشەکان کە دروست دەبی ینی فەقەرەیەک زیاد بکرێ لە پۆلیسەوە خلافەت لە شێوازی وەکوبرەی تحقیقکردن لە بابەتی کێشەکان بەلاڕێ نانەبردرێتن یعنی عقوبەت دیار بکرێت دوو کێشەی خێزانیمە ئەندێک هەواڵ برادر باسییان کرد مامۆستا جەمال ئەمە بە تەحدید باسی یەک حاڵەتە کرێ ئەم مادەیە مادەی 377 بەس ئەگەر ئشاد بشێت وابەستەیە بە هەموو لایەکەوە کێشەی ما دەبینێ ئەستا هەندێک حالەتەیە کە ڕوودەدا کە 180 کێشەکانی کە کێشەی خلافەتی بینی خێزان لەوەیەوە لە سەرەتاوە ڕەزامەند نەبە بۆیە بڕای من ئێمە فەقرەیەک زیاد بکرێ ئەو کچ و کوڕێک کە دەوێ یەکدریان دەوێ مامۆستا ناکرێت بۆ ئەو خێزانەی کە پەیوەندی بە مادەیەوە نییە کاتێکە مامۆستا عەدالەت دیاری بکرێتن بۆ ئەوەی هەر لە دادگا هەر سەرپێچی خلافە بڕیاردان باش عقوبەی خۆی لەگرێت باشە سپاس بەڕێز کاکومێت حەمالی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بەڕێزان پەرلەمانتارانی خۆشەویست طبعا بە بڕوای من یاسا دەبێ مامەڵە لەگەڵ واقعدا بکە پرسیارەکە ئەوەیە تاکو ئێستا لەگەڵ ڕێز و احترامم زۆربەی دادوەرەکارمان پیاون پرسیارەکە ئەوەیە لە کۆمەلگایەکدا کە بە شێوەیەک لە شێوەکان بە چەشنێ لە چەشنەکان بیرێکی
پیاوانە زاڵە حکوم دەکا یاساکان دادەنێ حکومڕانی دەکا ئایا بیرکردنەوەی پیاوانە و ڕۆح و دەرونی پیاوانە حکوم ناکە لەو سوڵتە تەقدیریەی کە بەڕێزان باسییان کرد بۆیە بە بڕوای من لە بەرچاوگرتنی ئەو پێشنیارەی بەڕێزان هەم ئێڤارخان و هەم گەشەدارا و تەلارخان زۆر زەرورە بۆ بەرقەرارکردنی ئەو دادپەروەریەی دەمانەوێ چونکە وەکوتم دادوەرەکارمان تاکو ئێستا زۆربەیان پیاون ئەوانیش ئینسانن و بێگومان لە ژێر کاریگەری بیرە پیاوانەکە و ڕۆح و ژیانی پیاوانەدا هەندێک جار قەرار دەدرێت ئەو کێشانەی دروست کردووە کە ئەو بەڕێزانە باسییان کرد. باشە سپاس بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو قانون عقوباتی کە لە بەردەستی ئێمەدا زیاتر لە 500 مادە تەسەوڕەکەم بەشی زۆری عقوبەکان چجا ئەگەر حەبس بی چ ئەگەر سزن بی بە یعنی سوڵتەی تەقدیری داوەتە قازی بەتایبەتی جەریمەی زینا کە مەسەلەیەکە زۆر حاڵاتی هەیە و پەیوەستیشە بە هەردوو ڕەگەزەکە و عقوبەکە بۆ ژنە و بۆ پیاویشە بۆیە بە تەسەوڕی من هیچ کێشەیەکی تێدانە هیچ نادادپەروەریەکیشی تێدانە کە وەکو خۆی کە هەیە بمێنێتەوە. بە تەسەوڕی من ئیشکالی تێدانە نادادپەروەری نییە لەبەر ئەوەی قازی نەک لەو مادەی ئەگەر وابی دەبی هەمووی بگۆڕی نەک لەو مادەیە زیاتر لە 200 مادەی تریش سوڵتەی تەقدیری هەیە نەک هەر لە حەبس لە سزنیش سوڵتەی تەقدیری هەیە کە ئەڕوات هەتا 25 ساڵ هەتا مؤبەدیش دەڕوە لەبەرەوە بە تەسەوڕی من ئەوەی کە هەیە بە حەبس کە لە 24 ساعت تاوەکو 5 ساڵە حاڵەتێکی زۆر طبیعیە و وەکو خۆی بمێنێت. باشە سپاس بەڕێز کاک حاجی کاروان تکایە بە کورتی. بە کورتی بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یاسای فەڕەنسا تقریبان ئەگەر کەسێک ئەو حاڵەتە بکات نزیکەی 3000 یورۆی لی ئەسەندرێ یعنی عقوبەی سجن نییە کەواتە ئەوان بە یاسایەک مامەڵە لەگەڵم حاڵەتاکەن قورئانیش بە تەحدیدی ئەم حاڵەتی دیاری کردووە باسی جڵدە یعنی ئەگەر بۆ ئێمە پێمان عیب بێ ئەم ئاەتە بخەینە ناوێکی لەم بڕگانەوە ئێمە ئەبێ پابندی بە شەریعەتی ئیسلامی یعنی زۆر طبیعیە بۆ حاڵەتێک سێ عقوبە هەبێ پارەش دابندرێ وحبسیش دابندرێ و ئەم ئاەتش دابندرێ من وەکو پرسیارێک لە جەنابتان من و هەموو ئەندامانی پەرلەمانەکەم ئافرەتێک تووشی ئەم حاڵەتە بێ 3-4 مناڵی هەیە 5 ساڵ لە سجن نابێ ئەو مناڵانە چیان لێدەوە ئافرەتە لە ڕووی نەفسیەوە چی لێدێ بەڵام ئەگەر ئەو عقوبەی کە خۆی ڕەب العالمین ئەمە ڕەدعەکە دایناوە مەسەلەن باسی جەڵدەکە ئەم جەڵتە 100 جەڵد یعنی قایشی پشتوێن یعنی داوێ بە قایمیش بێ 100 لێ بدرێ بە خلالی نیو ساعت عقوبەی تەواو بێ و ئەچێتە ماڵی خۆی یان ئەوە باشە 5 ساڵ لێ بێ قەزم ئەوەیە لە ڕووی یاساییەوە ناکرێ ئێمە ردع دابني بو أو حالته زور سپاس. باش سپاس برز كاك عمر عنايات. برز سروجي برلمان والله من نميز تدخل كم بلام برزان وشي حبس وسجنيان بوليك داينوا وبيشتري من خوم هرزانيريكم هبو لسري مادام لبسشوار كاتجمير تاوكو 5 سال أكاتا حبس براي من بوك خوي بمينتو مادكا والناب نابيت حاكم والي بكين كدسي بسراو كين هو حالته كان زور جیاوازە بم بەخشە تۆزێک جاری وایە زینا ئەکرێ لەبەر محتاجی جاری وایە زینا ئەکرێ لەبەرەوەی کەوا فشاری هێنراوە سەر و بە زۆر پێی کراوە و جاری وایە ئیحراجە بێ هەردوو تەرەفەکە لەبەرەوە بەڕێی من حاکم لێ بگەڕێن کەیسەکان یەکلایی بکاتەوە لە ناو دادگا و ناکرێ هەموو حاکمێکیش بە نادادپەروەر ئێمە بدەینە قەڵەم و زۆر سپاس. باشە سپاس دوو ڕاکە بخوێنەوە بۆ ئەوی یەک لە دوای یەک ئیخێنە دەنگەوە قسەتان هەیە دكتورة بالا فرمو إنجا ماموسا دلفتي جنابي اشتغل. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەی کە لیژنەی یاسایی ئیسراری لەسەر دەکاوەکو خۆی بمێنێتەوە بۆ تەحقیقکردنی دادگەریە و بۆ ئەوەیە کە پارێزگاری لە مافی ژنان بکرێتن. ئێمە لێرە دیفاع لە مافی ژنان دەکەین لەبەر ئەوەی لە 3 مانگ حاکم دەست کراوەیە بۆ 5 ساڵ بەڵام ئەتۆ کە دەیکەی بە ساڵێک بۆ 3 ساڵ یان 6 مانگ بۆ لەوانەیە و حاکمە تەنها بە 3 مانگ ئەو ئافرەتە عقوبە بدا بەڵام کە حەدی ئەدنا ئەتو لێرانە زیادت کرد کردت بە ساڵێک واتە حاکم لێرە ناتوانێت بە هیچ شێوەیەک دراسەی حاڵەتەکان بکاتن و دەستە بۆیە تکایە ئاگاداری ئەو خاڵە. باش حەدی ئەدناوە پێم وابێ زیاد نەکراوە مامۆستا هەورامان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئەو حەدی ئەدنایی کە باز ئەکرێ بە تایبەت ئەوەی کە وترا 3 مانگ هەنی من پێم سەیرە 3 مانگ کەسێک کە خیانەتی زەوجی کرد و ئەیبەی بە خێوی ئەەکەی نانی باشی پێری دوای هەمتر ئەیجێڕیتەوە بۆ ناو مجتەماع بۆ سەر شەرەف و ناموسی خەڵک و بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە 4 ئەندام پەرلەمان من کاک دکتۆر شوان
کاک حاجی کاروان مامۆستا مەڕوان باسی شەرعی خوامان کرد باسی ئەوەمان کرد کە ئەم مەوزوعە قەزەیەکە خوای گەورە نقطەی لەسەر خسۆتە سەر پیت بەجێشی نێشت و بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئاەتی محکەم ئەم ڕۆژە الحەمدولە ئێمە هەمومان خۆمان بە موسڵمان ئەزانین یعنی پێم سەیرە هیچ کەس خۆی بە بێبڕوان نازانێت هیچ کەس خۆی بەوە نازانێت کە بڕۆی بە قورئان نەبێ ئەمەش ئاەتێکی محکەمی قورئانە فەرموو بە ئەوەی قورئانیش بکرێتە دەنگدانەوە هیچ نەبێ بکرێتە دەنگدانەوە بزانین دەنگ ئێهێنەی یامنا مامۆستا هەورامان فەلسفەی سزادان جاوت خوا بە یارمەتیتان تکایە مامۆستا هەورامان ئەوە پەیوەندی بە فەلسفەی سزادانەوە هەیە فەلسفەی سزادان لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر گۆڕانکاری بەسرایە لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر گۆڕانکاری بەسرایە و ئەمە زۆرێک لە مفەکر ئیسلامیەکانیش باسییان کردووە ناکرێ ئێستا ئەمە بخەینە دەنگدانەوە لە پەرلەمانی کوردستان بەڵێ فەرموو ئێڤەرخان بەڕێ سەرۆکی پەرلەمان تکایە قسەکانی مامۆستا هەورەمان لە پرۆتۆکۆڵ بسرێتەوە لە بەرەوەی ڕێزێ بەرامبەر بەژن دەکرێت بەڕاستی ڕای خۆی وتووە ئەتوانێت ڕای خۆی بڵێ ئەویش وڵی بەڕێ سەرۆکی پەرلەمان سەد جار لە پرۆتۆکۆڵ بیسڕەوە قسەیەکە قسەی خۆیان کرد باشە سپاس ئەو دوو پێشنیارە یەکیانەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە ئەوی تریانەوەیە کە لە 3 مانگ بۆ 3 ساڵ بێ وایە لە 3 مانگ بۆ 3 ساڵ بڵێ ئەی چی گەشەخان فەرموو ئێمە پێمان باشە لە 3 مانگ کەمتر نەبێ و لە 2 ساڵ زیاتر نەبێ تعدیلمان کرد یعنی لە پێش هاتمان ساڵێک بەس ئێستا کردمان بە 2 ئیتر مراعاتمان بکەن لێرە ئەمەوێ ڕەچاوی ئەوە بکەن ئەم عقوبەیە تەنها بۆ ژن نییە بۆ پیاویشە کە خیانەت دەکات لە ژنەکەی یعنی مەسەلەکەەوە نییە بەس تەنها لێرە ژن عقوبە بێ پیاوێکیش خیانەتی کردبێ لە ژنەکەی خۆ بێ سزایەک وەربگرێ پیاو خیانەت نەکات لە ژنەکەی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمەش هۆکاری بەرتەسکردنەوەی سوڵتەی تەقدیری بەڕێز دادوەرەکانمان باس کرد بۆ بەڕێز ئەندامانی پەرلەمان کە جیاکاری کراوە بۆیە ئەو سوڵتە تەقدیریە تەسکرێتەوە بچوو کرێتەوە ئەویش ئەو جیاکاریە کەمترەکات لە جیاتی ئەوەی 3 ساڵ ژنەکە عقوبە بات و 3 مانگ پیاوەکە 2 ساڵ ژنەکە عقوبایە ئەگەر ئەو جیاکاریە بکە بۆیە مدە زەمانەکەت بچوو کرێتەوە باشترە ئێڤەرخان فەرموو خاتو ئێڤەر بەڕێ سەرۆکی پەرلەمان ڕێی لیژنەی ئێمەش 3 مانگ کەمتر نەبێ و لە 2 ساڵ زیاتر نەبێت باشە کەواتە ئێستا دوو ڕا هەیە بەڕێز دکتۆر فرسەت بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر حەبس خۆی 2 حەبزمان هەیە حەبزی شەدیدمان هەیە حەبزی کشمان هەیە بەسیطمان هەیە حەبسی بەسیط 24 ساعات دەست پێ دەکات بۆیە ینی لە ئێستاوە قرارتدا ئەوان دەڵێن بە عقوبەی کەم بکەین لە ئێستاوە قرارتدا تو زەرفی مشددتدایە حەبسی بە شەدیدتدایە ئەگەر 3 مانگی دابنێ حەبسی شەدیدتدایە بۆیە لێگەڕن حەبس لە مەسلحەتی ژندایە لە مەسلحەتی پیشاویشدایە حاڵەتەکە دیارە ئێستا تو مطلقاً بڕیارەدە حاڵەتەکە زەرفەکی مشددە لە بەرەوەی کردە 3 مانگ چکە 24 ساعاتیشمان هەیە بەس خیانەی زەوجی خۆی زەرفێکی مشدد نییە پێم وابێ مناقەشەی زۆرتر هەڵناگرێت دوو ڕامان هەیە ڕایەکی ئەوەیە کە وەکو یاسای سزادان بمێنێتەوە کە لە راپۆرتەکەی هاتووە ڕاکەی تر ئەوەیە کە مدەکە دیاری بکرێ سوڵتەی تەقدیری حاکم دیاری بکرێ کە بەڕێزان داواکەن لە 3 مانگ بۆ 2 ساڵ بێ ڕای ئەندامانی بەڕێزی پەرلەمان خۆتان سەرپشکن کە کامڕای اختیارەکەن ئەگەر ڕای یەکەم دەنگی نێنا ڕای دووەمە خێنە دەنگدانەوە ڕای یەکەم ئەوەیە کە لە راپۆرت هاوبەشەکەی هاتووە ئەمە مەکەن بە دوایی دیسانەوە مەیکەن بە قەزەیەک لە سەرمان خۆتان یەکلا بکەنەوە دەنگ بە کامیانەدەن ڕای راپۆرتی هاوبەشەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە لە یاسای سزادانی عێراقی واتە سوڵتەی تەقدیری وەکو خۆی بمێنێتەوە کە بە حەبس هاتووە 3 ساڵە بۆ 5 ساڵ 3 مانگ بۆ 5 ساڵ کێ لەگەڵیەتی کێ لەگەڵ راپۆرتی هاوبەشە سی و 5 کەس لەگەڵێتی کێ دژێتی کاگۆرانیش نیم سەڵت
ئەوە مەلا هەورەمانش دەستی بەرزکرد ئاخر دژ 25 کەس دژێتی کەواتە پەسەند کرا پەسەند کرا بەڵێ وەکو خۆی چینە سەر مادەی دووەم دووەم مادەی 408 سزاکە ئاستی نزمی بۆ دابنرێ بەم شێوەیە لا تقل عن 3 سنوات ولا تزيد عن 7 سنوات من لەبەر ئەوەی ئەم مادەیە زۆربەی قوربانیەکان ژنن بە تایبەتی ئەو کەسانەی خۆیان دەسووتێنن بەهۆی هاندانەوە بۆیە پێویستە ئاستی نزمی سزاکە دیاری بکرێت لە عقوباتە بخۆنەوە عقوبات المادة 408 أولا يعاقب بالسجن مدة لا تزيد على 7 سنوات من حرض شخصا أو ساعده بأي وسيلة على الانتحار إذا تم الانتحار بناء على ذلك، وتكون العقوبة الحبس إذا لم يتم الانتحار ولكن شرع فيه. ثانيا إذا كان المنتحر لم يتم 18 من عمره أو كان ناقص الإدراك أو الإرادة عد ذلك ظرفا مشددا، ويعاقب الجاني بعقوبة القتل عمدا أو الشروع فيه بحسب الأحوال إذا كان المنتحر فاقد الإدراك أو الإرادة. ثالثا لا عقاب على من شرع في الانتحار. الشرع بله. المادة 408 برقية كمي تعديل كراوة. أولا يعاقب بالسجن مدة لا تزيد على 7 سنوات من حرض شخصا أو ساعده بأي وسيلة على الانتحار أو تسبب فيه إذا ما تم الانتحار بناء على ذلك، وتكون العقوبة الحبس في حالة الشروع. رابورتي هاو بوشش بخنوا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 مادەی 408 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی کە لە یاسای ناوبراودا هاتووە. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە بە ناوی خۆی بنووسێ؟ مامۆستا هەورامە نوقتەی نظامی دەبوو؟ ئەوەیەک هەبوو من کە دەنگمدا دەنگم بۆ ئەوەدا کە دژی ئەوەی پێشوم نەک لەگەڵ ئەمی تریشانە بم بۆی واضح بێت. باشە باشە سپاس. باش بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پاڵپشتی ڕای لیژنە هاوبەشەکان دەکەم لەبەرچی چونکە لە بۆ ئەو تاوانانە کاتێک کە دەڵێ سجن یعنی وازحە لە 5 ساڵ بەسەرەوەیە واتە تەبویب کرایە پۆلێن کراوە ناکرێت جەریمەیەک بینی لە هەمان حاڵەتدا سزن کە 7 ساڵ زیاتر نەبێەوە لەو کاتەشە بینیەوە دای بەزێنی بۆ حەبس کە 3 ساڵە بۆیە کە دەڵێ سجن مانایە ئۆتۆماتیکێ لە 5 ساڵ کەمتر نییە ئیتر لە 7 ساڵیش زیاتر نییە. بۆیە من تەسەوەر دەکەم مادەکە وەکو خۆی کە دیارە هەموارکردنیشی بەسەرداهاتی ئەوەی دواتر دکتۆرە بەهاریش خوێندیەوە وەکو خۆی بمێنێتەوە باشتر لەوەی کە لە ئەسلی پرۆژەکە کە پێشکەش کراوە هاتووە. باشە سپاس. بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ ڕاستی ئاشکرایە کە کوشتن و خوکوشتن تاوانەکە مەزنە هەر کەسێک هوکار بیتن چاوی خودکوژیتیش یانیش ئەوێ پاڵدەر بیتن و لێرەدا geleka pêtiviya radeyekê ayînî û yasayî hebîtin bu vê çendê û hed edna bû hebîtin. Berindê radeyê ayînî bû kesê heye xudkujît em zanîn an ev heta hander bît. Yani şeriatê İslamê de hatî her kesê ku nîv kelîme şarûkarê êkî biket ku êkî bikujît yani nîv kelimeke çi ye badil bêjît bikuje yani manayê tawanbar e. Ev nahiye ayînî. Nahiye şerî lêre behsî yasayê ne bi rastî. Pêtiviya eger ewa hemwarkirinê 5 sal dana bît هر وقت ميتا اگر ناس حد ادنى هبيت كو 3 سالا كمتر نبيتن وزور سپاس. باش سپاس. بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان
قسەکانی من بەڕێز دکتۆر فرسەت کردی و پشتگیری قسەکانێک. باشە سپاس بەڕێز خاتو تەلار دەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو مادێ ئێستا زۆربەی ژنانیش کە وەکو لە پرۆژەکەشە ئاماژەمان پێکردووە بەهۆی ئەو هەندانەوە تووشی خۆستان و خۆکوشتن بوون بۆیە دیاریکردنی حەدی ئەدنا و عەلاکە زۆر باشترە لەویایە بەڵام بەڕاستی ئێمە کێشەکەمان لەوایە زۆر جار هەیە کە ڕوون ئەکرێتەوە هەندێ باریکەیە ئەبرێ کە دوور لانێ یاساییەکە و هەروەها پاراستنی مافی ژنانیش کە ئێمە قسە لە سەرواکەین زۆربەی زۆر کێشەکان لە تەطبیقاتە بینیومانە کێشەکانمان بینیوە کە تاوکە ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ یەک کەس لەسەر مادەی 408 عقوبەدرا ئەویش دوای کە هاتە محکەمەی تەمیز ڕاستەوخۆ ئەو بڕیاریش هەڵوەشێنرایە یعنی ئەو مادێ ئەگەر حەدی ئەدناوەلاکەی بۆ دیاری کرێ باشترە بۆ ئەوەی کێشەکان ئەوەی کە 408ەکان ئەچێتە دادگای جنایەت لانی کەم حاکم بتوانێت بڕیارێکی دادپەروەرانە بە زۆر سپاس. باشە سپاس. ڕای لیژنە پەیوەندیدارەکان چیە لەسەر ئەم بابەتە خاتو بە دکتۆرە بەهار؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە کاک دکتۆر فرسەت و کاک عومەر عینایەت وتیان ڕێک لە شوێنی خۆیدایە ئەمە ئەوەی کە لە پرۆژەکە هاتووە داوای ئەوە کە ئاستی نزمی بۆ دابنرێ بەڵام بۆ خۆی ئاستە نزمەکەی دیارە کە وتت سجن لە 5 ساڵەوە دەست پێکا بۆیە ئەو تعدیلە کە داوا کراوە ئەسڵەن یعنی مبەڕیری نامێنێت. بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕائێمەش هەروایە کە باسی سزن ئەکاتن سزن بەخۆی لە 5 ساڵەوە دەست پێ ئەکاتن کە لە 5 ساڵ دەستی پێکردی بەخۆی کەواتە حەدی ئەدنای لە بۆ دانەیە 5 ساڵە ئاعلاشی دانەیە کە 7 ساڵە بەڕای ئێمەش وەکو خۆی ببینێتەوە سوپاس. خاتو شیلان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش هاوڕاین لەگەڵ لیژنەی ئەوقاف و لیژنەی یاساییە کە هەروەکو خۆی بمێنێتەوە. بەڕێز دکتۆرە ڤالا بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکان داواکارن کە مادەکە و کۆەوەی لە راپۆرتەکەدا هاتووە بخرێتە دەنگدان. باشە خاتو ئێڤەر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش هاوڕاین وەکو خۆی بمێنێتەوە. باشە دوو ڕاهەیە ئێستەکەواتە یەکیانەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە ئەوەی کە لە راپۆرتی هاوبەش هاتووە ڕاکەی تر ئەوەیە کە ئەڵێ تهدید بکرێ لە نێوان 3 ساڵ بۆ 7 ساڵ کێ لەگەڵەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە. بێگەر خان لەگەڵ یەتی کێ دژێتی 4 کەس دژێتی کەواتە 5 کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی دوای ئەو مادەی 409 ئەم مادەیە هەڵبگیرێ لەبەرەوەی ئەم مادەیە ئەبێتە هۆی زیادبوونی کوشتنی ژنان بە ناوی شەرەفپارێزیەوە بۆیە دەتوانین مادەکان کوشتنی بە ئەنقەز یان کوشتنی بە هەڵا جێگەی ئەم مادەیە بگرێتەوە. نصي عربي كاش لقانون عقوبات كهاتية المادة 409 يعاقب بالحبس مدة لا تزيد على 3 سنوات من فاجأ زوجته أو إحدى محارمه في حالة تلبسها بالزنا أو وجودها في فراش واحد مع شريكها فقتلهما في الحال أو قتل أحدهما أو اعتدى عليهما أو على أحدهما اعتداء أفضى إلى الموت أو إلى عاهة مستديمة. ولا يجوز استعمال حق الدفاع الشرعي ضد من يستفيد من هذا العذر ولا تطبق ضده أحكام الظروف المشددة أو نصي قانوني عقوبات عراقي كهاتي. باش سپاس برز دكتور بهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ببوورە ئێمە دوو پرۆژەمان هەیە یەک راپۆرتمان بۆ نووسیوە لە پرۆژەی یەکەمیانە داوای لابردنی یەکا لە پرۆژەی دووەمە بە جۆرێکی تر داوایەکە ئەوەش با بخوێنمەوە مادەی 409 ئەم یاسایە هەموار دەکرێت بە زیادکردنی 1 بڕگا
بە هەمان شێوازی پیا و دەرحەق بە ئافرەت حکم بە بارودۆخی توندکاری سزا ناکرێ ئەگەر کەسی لە ناکاو ئافرەت بوو واتە ئەمیان داوای یەکسانی عقوبەکاکە ئەویان داوای لابردنی مادەکاکە. باشە ڕوونکردنەوە بن بە ئەندامانی پەرلەمان دەقی مادەکە لە یاسای سزادان چییە؟ هەمواری یەکەم داوای چیەکە؟ هەمواری دووەم داوای چیەکە؟ راپۆرتی ئەو بەش چیەڵێ؟ ڕوونکردنەوە بن بۆ ئەندامانی پەرلەمان بەرچاوڕوون بن لە کاتی دەنگدان. بەڵێ بەڕێز دکتۆر سیراج بەڵێ باخنرە بەڵە فەرموو راپۆرتی ئەو بەش بەڵێ. مادەی 3 مادەی 409 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 نۆی هەموارکراو لە هەرێمی کوردستانی عێراق لە کار دەخرێت. باش دکتۆر سیراج فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوزیح و بەرچاوڕوونی لە بۆ ئەندامانی بەڕێز طبیعی مادەی 409 باس لە نەوعەک لە نەوعەکان ڕێپێدان یاخود کار ئاسانی یان ظرفی مخەفەفی داناوە بۆ ئەو کەسەی خێزانی خۆی ئافرەتی خۆی ئەکوژی بە پاساوی شەڕەف پارێزی. یعنی نەوعەکەی سزنەکەی وادانایە عقوبەکەی وادانایە کەوا لە 3 ساڵ کەمتر نەبی لەسەرەوەی 3 ساڵیش حاکم دەستی کراوێتی ئەکاتن. بەڕاستی بەڕای ئێمە وەکو لیژنەی ئەوقاف ئەوە سەر ئەکێشی بۆ ئەوەی زیاتر ئافرەتان بە پاساوی شەڕەف پارێزی بکوژێن. بۆیە ئێمە داوا ئەکەین ئەو یاسایە لە ناو قانون و عقوباتی عێراقی بەڕاستی ئیقاب بکرێ ئیشی پێ نەکرێ لەبەر ئەوەی مخالفی یاسایە و مخالفی شەرعە. مخالفی بووە دەڵێن مخالفی یاسایە لەبەر ئەوەی لە ساڵی 2002 قانونی ژمارە 14 هاتێ دەڵێتن هەر پاساوێک بە ناوی شەڕەف پارێزی غەست العار ئەبێ لە کار بخرێتن لەبەر ئەوەی ئەکرێ ئەبێتە هۆکاری زیاتر ژن کوشتن. طبیعی مادەی 409 ئەبیتە متناقض لەگەڵ ئەو بڕیارە ژمارە 14 کە ساڵی 2002 دەرکراوە. ئەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی شەرعیشەوە طبیعی هیچ دقێکی ئاینیمان نییە باستەوە بکاتن بە ناوی شەڕەف پارێزی پیا و دەستی بستەخینی ئافرەتی خۆی. بۆیە ئێمە وەکو لیژنەی ئەوقاف بە هەموو شێوازێک داوا ئەکەین ئەو مادەیە لە قانون عقوباتی عێراقی لە هەرێمی کوردستان کاری پێ نەکرێ هەم مخالفی یاساکانی پێشووتری پەرلەمانە کە کاری پێکراوە و ئیشی لەسەر کراوە هەم مخالفی دەقەکانی شریعەت و نەسەکانی ئاەت و فەرمودەی و سوپاس. باشە سوپاس خات و گەشەدارە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش وەکو لیژنەی کۆمەڵایەتی لەگەڵ ئەوەین کە بە پێی مادەی 150 و 121 ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەتوانین ئیقافی کارکردن واتە ڕاگررتنی کارکردن بەو مادەیە بکەین چونکە وەکو ئەوەی جۆرێک لە شەرعێتدانە بە کوشتن. ئێمە یاسایەکی ترمان هەیە قتل بدافع ببواعث شەریفە لابراوە بەڵام لێرەیە جۆرێک لە شەرعەتی ئەیتیە بە تەخفیفکردنی عقوبەکە. بۆیە هەر لەگەڵ ئەو یاسایی پێشوشە متەناقزە لەگەڵ ئەوەیان کە ڕاگیرێ کارکردن بەم مادەیە کە باش سپاس خەتو کەژاڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش وەکو لێژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان لەگەڵ ڕای راپۆرتی هاوبەشین کە ئەو مادەیە لە کار بخرێت چونکە بۆتە پاساوێک بۆ زیادبوونی کوشتنی ژنان و هەروەها دەبێ ئەوەشمان لەبیر بێت کە هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێککەوتن نامەی نێودەوڵەتی واژوو کردێ بەپێ ئەو ڕێککەوتن نامە نابێ مخالف ئەو ڕێککەوتن نامانە بکاتن و لەگەڵ ئەوەی نەکە لە کار بخرێت. باشە سپاس. کێ لە ئەندامانی پەرلەمان قسەکە لەسەر ئەم مادەیە بە ناوی خۆی بنووسێ؟ دەست خۆش دکتۆر سپاس.
بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە لەسەر مادەی سێ گفتوگۆ دەکەن. شکر ئیسماعیل، حاجی کاروان، تەلار لەطیف، فرسەت سۆفی، مامۆستا مەروان گەڵاڵی، بەهار عەبدوڕەحمان، بەهزاد دەروێش، پەروا عەلی، جوان ئیسماعیل، شێرکۆ جەودەت، شێرکۆ حەمە ئەمین، غەریب مستەفا، شوان قەڵاتزەی، دکتۆر شوان، عمەر عنایەت، خاتو شکر ئیسماعیل. بەڕێ سەرۆکی پەرلەمان شکوری ئیسماعیل. لە ڕاستیدا ئێمە دەڵێن کوشتنی ئافرەتان بە پاساوی شەرەف تاوانە، بەڵام جیاوازی لە کوشتنی بە ئەنقەز کە لە مادەی 405 یاسای سزادانی عێراقی هاتووە چارەسەری کردووە. هەر ئەگەرێک بۆ لکاندنی مادەی 405 بە 405 بەڕاستی ئێمە بە نایاسایی دەزانین. بەڕێ سەرۆکی پەرلەمان، من لەو پرۆژە یاسایی کە پێشکەشمان کردووە داوای یەکسانیمان کردووە. لێرەدا ئێمە بەڕاستی من زۆر لام سەیرە، ینی هەشتێک کە باس دەکرێت باسی کوشتنی ئافرەت دەکرێت. ئەی لە حالەتێکدا ئەگەر پێچوانە بکەیتەوە، ئەگەر ئافرەتێک بچێتە ماڵەوە پیاوەکەی لەگەر ئافرەتێکتر ببینێ، لەو حالەتە لەم یاسایەدا باسی ئەوەی نەکردووە، لەو حالەتەدا باسی توندکاری یاسا لە بۆ ئافرەت کراواتە سزنی هەتای بۆ ئافرەت دانرا. بۆیە من بە پێویستی دەزانم دوو بڕگە بۆ ئەو مادە زیاد بکرێتن و لا نەدرێ. بڕگەی یەکەم، ئەگەر لە حالەتێکدا شتەکە پێچەوانە بوو کە لەم مادە باز نەکرایە، ئەوە بەم شێوازەی لێ بکرێتن. بە هەمان شێوازی پیا و دەرحەق بە ئافرەت حکم بە بارودۆخی توندکاری سزا ناکرێ ئەگەر کەسی لە ناکاو ئافرەت بوو. واتە ئەگەر لە ئافرەتەکەش بە هەمان شێوازی پیاوە عقوبەکەی وەکو پیاوەکە دەبی. یعنی لێرەدا ئێمە دادگەری لە سزایەکەدا ئیسپات دەکەین. ئەوە یەک. دومی شت سەبارەت بە جەمهوری فوقەها لەگەر ڕێزم لە بۆ قسەکانی کاک دکتۆر سیراج، خوای گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەتی نور ئەمەی چارەسەر کردو بە شێوازێشتر ئاەتی لەعانمان هەیە ئێمە، بەڵام ئێمە ناکرێت لەو کات و ساتەدا باسی ئەو جێبەجێکردنی ئەو ئاەتی لەعان بکەین، بەڵام ناشکرێ بەڕاستی قتلی لەم حالەتە بە وەکو قتلی عەمد حیساب بکرێ. ئیمام ئەبوو حەنیفە ڕەئیەکی زۆر جوانی هەیە سەبارەت بەمە، ئەو دەڵێ بە شوبه عەمد حیساب بکرێ. سێ مەرجی داناوە، لەو ئەگەر ئەم سێ مەرجەی تیادا هەبوو بە شوبه عەمد حیساب بکرێ. مەرجی یەکەم، ئەگەر هاتوو بەڵگەی تەواو لەبەردەستدا بوو کە ئەم پیاوە یا ئەو ئافرەتە پیاوەکەی خۆی لەسەر مەسەلەی شەرەف کوشتووە، ئەوە سزنی مؤبەد یا ئیعدامی لە بۆ دانەندرێ، بەڵکو بە شوبه عەمد حیساب بکرێ. مەرجی دووەم، ئەگەر هاتوو کەسی کوژرا و محسن نەبوو، واتە پرۆسەی هاوسەرگیری کرد بوو، چونکە لە شەرعدا جیاوازی لە نێوان کەسێک کراوە کە هاوسەرگیری کرد بێ یاخۆت هاوسەرگیری نەکرد بێ. مەرجی سێەم، ئەگەر ئەهلی مردووەکە ئامادە بوون یعنی قاتلەکان عەفو کرد یاخود ئامادە بوون دیەی لێوەربگرن. لە سەردەمی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ حالەتێکی وا ڕوویدا. ئیمامی عومەر ئەو کەسەی نەکوشتەوە بەڵکو ئەهلەکەی مخەیەر کرد، نیوەی ئەهلەکەی وتیان ئێمە ئامادەی دیەی وەرگرین، واتە خوێن وەربگرین. بۆی ئیمامی عومەر دیەکەی وەرگرت و دای بەو کەسانەی کە خوێنیان وەرگرت. بۆیە دەکرێ ئێمەش بڵێن ئەگەر نیوەی ئەهلەکەش کەسەکەیان عەفو کرد، ئەوە قەتلەکە بە شوبه عەمد حیساب بکرێت، چونکە ئێمە نابێ شتێ لە بیر بکەین. ئەگەر ئەو دوو هاوسەرە یەکێکیان کوژراوە ئەوی تریش کرا سزنی مؤبەد، ئایا بۆ نە 5 منداڵیان هەیە، مەسیری ئەو منداڵانە چ دەبێ؟ ئایا نابێ حیسابێکیش بۆ ئەو منداڵانە بکرێ؟ سپاس. باشە، سپاس بەڕێز حاجی کاروان. لێرە نییە خاتوو تەلار لەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلار لەتیف، لەسەر مادەی 409 هەڵگرتنەکەی ئەو بەڕێ قانونانیە کە ئێمە پێویست ناکات بۆی ئەوەی بکە باز لە یەکسانی بکەین، بڵین باژنانیش هەمان ئەو مافیان هەبێت، چکە ناکرێ ئێمە بە یاسا ئیباحی قەتل بکەین. بۆیە پێویستە کە ئەو مادەی هەڵبگیرێ وە زۆرترین ئەو کوشتنانی کە ئەن تونتیژە کوشتنانی کە بەرامبەر بە ژنان کراوە پاڵپشت بۆ بەم مادەی 409ە. بۆیە ئەگەر هاتوو مادەکە هەڵبگرێ ئەبێتە هۆکارێ بۆ کەمکردنەوەی تونتیژی بەرامبەر ژنان تەحەدی کوشتن و هەروەها ئەو نایەکسانی و ناتەباییەش نامێنێت کە لە سزاکانە هەیە بەرامبەر بە ژن و پیا و. زۆر سپاس. باشە، سپاس. بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان،
پاڵپشتی ئەو هەم راپۆرتی لێژنەها بەشەکان هەم نەسی یەک لە پرۆژەکان سوکەیەکێکیان داوای ئەمواری کردیە دەکەم کە ئەم مادەیە هەڵبژیرێ بەڵام یەک ڕوونکردنەوەی کورد پێم وایە کاتێک کە دەگەڕینەوە بۆ مادەی 405 کە وەکو قەتلێکی عەمد حسابی لۆ دەکرێت لەوێش سزنیان سزنی مؤبەدە یان سزنی مؤقەتە بەڵام ئەوە بەو مانایە نییە لەو حاڵەتە نەسێکمان هەیە مادەی 128 کە نەسەکی عامە لە هەموو حاڵەتەکان دەگونجێ ئەویش ئەوەیە دەکرێت ئەگەر ئەو حاڵەتەی باز دەکرێت کەسێک جا چ ژن بچیتەوە بەسەر پیاوی خۆیدا یان پیا بچیتەوە بەسەر ژنی خۆیدا وەکو حاڵەتێکی ئیستیفزاز حساب دەکرێت بۆیە دەکرێت لەو حاڵەتە وەکو بەعزار حساب بکرێت جان معفی بی یان مخفف بی يعني معناه أولنية كاتك مادة 409 هالدجيرة دقرينو 405 إلا سزني مؤقت يعني سزني مؤبدة دكري أو كو استفزاز حسابي لسر بكري سك مادة 128 مايا ولا ويش بس استفزاز كراوة بوي لو دكري وكو عذريشي معفي يعني عذريشي مخفف معاملة لقال أو حالة بكري وزور سباس باش سباس برز ما مروان قلالي برز سروج برلمان پشتگیری لە ڕاکەی برای بەڕێزم کاک دکتۆر سیراج دەکەم چکۆ پێچەوانەی هەم ئیسلام هەم پێچەوانەی دەستوری عراقیشە لە ئیسلامدا لە قورئاندا ئەو حاڵەتە هاتووە بەڵام بە مولعانە کۆتایی دێتن بە سوێند خواردن کەواتە لەگەڵەوەدا مەکە و عقوبەیە نەمێنێت و دەستان خۆش بێت باشە سوپاس بەڕێز دکتۆر شوان قەڵاتزەی بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لەگەڵ هەموو ئەوانەدام ئەوەی کە بەو هۆیەوە دەبێتە مایەی لە کەداکردنی ئافرەتەکە وەکو هەندێک بڕینی هەندێک لە عەزاکان جسم ئەوانەی ئەو پەڕیتا کارێکی نامرۆڤانەیە بەڵام ناشکرێ بەڕاستی بڵێن لە کۆمەڵگەدا یعنی ئەو شتەکە لە حەدیثە هاتووە من قوتل دون ماله وعرضه ووطنه فهو شهيد ئەمە ناڵم لەگەڵەوەدا ئینسان بەعەشوایی یعنی بەربێتە کوشتن لای ئاسان بێت بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێنە بەرچاوی خۆ لە ڕووی ئیجتیماعیەوە شکۆمەندی هەم ئافرەت هەم پیاو دەگاتە چه ئاسێک کە بۆ بگاتە ئەو ڕادەیە کە یەشێک بچێتەوە سەلام عەلەیک لە ماڵەوە بکەوە لە ماڵەوە بە واقعیش بیبینی یعنی ئەمە چەند شتێکی سەختە ئایا پەرلەمانی کوردستان لەمڕۆدا هیچ شتێک نەماوە کە پرۆژە یاسایەکی وە هەموارکە کە دەبێتە فەوزایەکی کۆمەڵایەتی لەناو هەموو ماڵێکدا وەکو ئەجێندەرەکەی خۆلی ڕابردوو لێ دێت بەڕێز دکتۆر شوان تەعەن لە ڕای ئەندامانی پەرلەمان و ئەو پرۆژە یاسایانەی لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون تەعەنیان لێمەدا جەنابەت ڕای خۆت هەیە جەنابەت ڕای خۆت باسکە ئەمەش مۆزوعێکی ئەساسیە مۆزوعی کوشتن بە دافعی شەرەف یەکێکە ئێستا لە کێشارە بنچینەیەکانی لە وڵاتی ئەمە هەیە مەسەلەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەمەش دیسانەوە عیبەیەکی گەورەیە لە کۆمەلگای ئێمە قابلی معالجەکردن پێویستەکات معالجەکرێت بەڵێ بەسەوە پێویستە ئەمە لیژنەی فتوا هەیە لە کوردستان نابێشتەی پێچەوانەی شەریعەت بێ بعد لە ڕێگەی شەریعەتەوە چارەسەر بکرێ بۆ ئێمە هەر بۆ بەڕاستی بۆ دروست لە قانون هەیە ئەمە پەیوەندی بە شەریعەتەوە نیە لە قانون هەیە لە قانون پێویستەکات معالجەکرێت لە شەریعەتەوە شتانە نهاتووە جەنابی مامۆستا باسی کرد الزاني والزانية السارق والسارقة هەمووی هاتووە وەکو یەک بەڵێ باشە سپاس خاتو منير عثمان نقطة نظامية هي برای سەرۆکی پەرلەمان پرسیارەکە ئەوەیە ئایا ئەی ئەگەر ژنێک چۆ بۆ ماڵەوە پیاوەکەی لەگەڵ ژنێکی تراخەوت بوو ئەو کاتە ئەبێ و ژنە چ بڕیارێک بدەوە ئەو کاتە ئەو ژنە ڕەدەلفعلیە بێت چی بێ بۆیە هیوادارم زۆر یەکسانیانە مامەڵە لەگەڵم دەو خیا بکەن باشە سپاس بەڕێز دکتۆرە ڕەواز فایق نقطەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان من داواکەم ئاخری قسەکەی کاک شوان قەڵاتزەیی لە پرۆتۆکۆل بسڕێتەوە چکاڵێ ئەمان بێتە فەوزا لە هەموو ماڵێکە یعنی لە هەموو ماڵێکی هەرێمی کوردستانە ئەمە هەیە باشە سپاس خاتو بار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان یەکەم ئەم یاسایە هەندان و بەڕێز سەرۆکی پەرلەمان یەکەم ئەم یاسایە تەحریز و هەندانێکی ئاشکرایتیایە بۆ کوشتنی ژنان و هەمووش ئەو واقعە ئەزانین بە ناوی شەرەف پارێزیەوە سیستەمێک لە ژن ئەکرێ دووەم بە شێوەیەکی گشتی دوو جۆر قەتل لە قانونی عقوباتە هاتووە قەتلی خەتە و عەمد ئەم یاسایە هاتووە بۆ ئەوەی کە مامەڵە لەگەڵ هیچیان عنی
ئەو عقوبە قورسەی کە بۆ خەتەئیش و عەمەدیش دانراوە کە قورسرا ئەوم هاتووە تەخفیفی کردووە هەندێک مبەڕیر ئەو ئەهێنەوانێ بەوەی کە ئەمە قەتلی خەتەئە لەبەرەوەی ئەو کەسە لەو کات لە حاڵەتێکی نائاساییە و تووڕەبوونایە و ئەوەیە مبەڕیری بۆێنەوە بەڵام هەر حاڵەتێکیان بێ ئەمە هاتووە تەخفیفی ئەو عقوبەی کردووە بۆ پیاوان بۆیە لەگەڵ لابردنی ئەو مادەیە سوپاس. باشە سپاس. بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ مادە سێ مادە 409 یا پێتەوی هاوسەنگیەک هەبێت مابەینە سێ تشتا ڕەدع بۆ کوشتنی هەبێت ئێرەدا و هەروەتف هەمان دەمدا ڕەدع بۆ زینا کە زۆر ببیت کە وەلێ نەهێت پاساو کە یعنی وەلێ بێت کە بابەتە بیتە دەرگای کە ئەمزانین زەرەرێت زینای چەندن یعنی الجیهانی خڕێ مەسەلە ئایدزێ و هەروەتف مەوزوعێ إيري مفاجئ كدكتور فرسد بحث كر وحالات غضب واستفزازه تبي مراعاة في خالج بيتكرن كسيت تشتن هاوسنجي برندي يا أشكرايش دستور عراقي مادة 2 كنت بيج بحثي في هر سيرشتات كات نابت شيء أساق در بتشيد مخالفة بنماية ما في مروف بن مخالفة بنماية ديمقراطية بن هروات نجورة شريعة إسلامي بن مخالفة نجورة شريعة إسلامي بن دستور رشني في دستوري هذا مش مادة 6 هر بحث برند از قلب الرأي ما راستی هاوسنگیک بیت درست کردن هر بجنی لابین راستی از بجم افا دبیت کی ماسیکو هر وکی خوب من تفت وکی یاساس زادان عراقی باش اما دیجی پیشوانی آیاتی قرآن و شرعی اسلام نیه هر کس ولا بارزوی خوی بیه شرع قانون جب که عقوبه جب که بارزوی خوی بیه خلق کجا اما پیشوانی شرع اسلام نیه بو اوایلی کن کام پیشوانی شرع اسلام عفوا مقصدم او نبی قال هندني ما بيتشا شريعه اسلاميه ديار كده سوره النور ايات الشاشه حتى ايات حفته من هندسياج بس واخذني بخين ما يعني حكمك اشكرا اللعانه باش تيجي تفرقه يعني حكم اللعان باش تيجي بدا الطلاق بري سركي برلماني بلا باش سباس خاتو بروا علي بازانی دوای ڕای خۆتان بڵان لەو کوریژنەکان بەڵە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان پەروا عەلی بەڕێزان ئەوەی کە ئەگوزارێت لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە هەتاوەکو ئێستا مەسەلەی ژن کوشتن ئەو نە بە ئاسانی باسەکرێ خەریکا بێ بە دیاردە ئەگەر هەفتانە نەبێ مانگانە ڕوئەدا و زۆرترینی بەداخەوە زۆر جارە بیندرێت ڕەنگە ینی من لەو باوەڕام کە سزادانی ژن کوژان زۆر کەمتر بێت لە سزادانی کوشتنی ئاژەڵی کێوی بۆ ژینگە پارێزی یعنی بە شێوازێک وا لێ ئەکرێ کە هیچ ئازادی مافی ئازادی بۆ تاک دانەندرێت و بە موڵکی خۆیان بزاندرێت لە حاڵەتێکە ئەگەر هەموو کەس ئازادە لەوەی کە چۆن هەڵسو کەوتەکە و خۆی سنووری خۆی ئەپارێزێ بۆ شێوازی هەڵسو کەوتکردن بە بڕوای من ئەگەر گەیشتە ئەوەی کە خێزانێک بگاتە ئەوەی کە زینا ڕووبا لە نێوانیانە جیابوونەوە باشترین شتە ینی بۆ بە زۆر وەکو موڵکی خۆت یا ئەبێ بیکوژیت یا ئەبێ بکوژرێ لەلایەن خۆمەوە بێ لەلایەن عەشیرەتەکەمەوە بێ و بەداخەوە زۆر جار ئەوە ئەبیندرێت کە لەلایەن زۆرێک لە گروپەکان و لەلایەن زۆرێک لە بەڕێزانەوە شەرەفی ژن واتە شەرەفی عایلە واتە شەرەفی عەشرەت لەبەر ئەوە منی عەزیم هەمیشە ئەبێتەوە بچووک کەمەوە بە کوشتن پێم وایە هیچ کاتێک هیچ ئینسانێک ئەو مافی پێ نادرێت کە بەرامبەرەکەی بکوژێ ئەکرێتەوە جیا بکرێتەوە لەبەرەوە من لەگەڵ هەڵگرتنی ئەم مادەیەم زۆر سپاس بەڕێز دکتۆرە جوان بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە جوان ئیسماعیل منیش هەمان ڕەئی بەڕێز دکتۆر سراج و مامۆستا مەڕوان گەڵاڵەی و لەگە گەشەخان و تەلارخانیمە کە ئەگە ئەو مادەیە لە 409 لە قانونی عقوباتی بە وردی بخینیەوە بەڕاستی تەشجیعی کوشتن و توندیتیژی دەکا لەگەلەوەما ئەو مادەیە هەڵبجێرێ زۆر سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت ناوی خۆی بەخشندە و مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە چەند خاڵێکە ئەمێ عەرزی ئەوە بکەم کە مەسەلەی حکم لە شەرعە لەگەڵ دەقی ئاەتە ئەبێ وریابین یعنی کە ئاەتێکمان بینی گەیشتینە خزمەتی ئاەتێک حکم شاملترە فراوانترە مراعاتیشی تر ئەکرێ بۆیە شەرت نییە کە ئاەتێکمان خوێندەوە ئیتر بڵێن ئەوە کەلامی خوایە تەواو ئەبێت تەنفیز بکرێ ئیلا لە ڕوانگەی مختص نەبێت لە حکم دەرکردن بە ئاەتەکە بە سیرە بە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بمانە
بون من أخوي جورك أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم واللاتي يأتين الفاحشة من نسائكم فاستشهدوا عليهن 4 منكم فإن شهدوا فأمسكوهن في البيوت حتى يتوفاهن الموت أو يجعل الله لهن سبيلا. مسألة قتل بو زنا باسي ليو نكراو إنجا مبرراتي لابردني أم 400 چییە؟ ئەم مادەیە ئەوە باسی اتجاهی معاکس کراواتە ئەوەی تیا باس نەکراوە کە ئەگەر بێت و بەعکسەوە بێ ئافرەت پیاوەکەی بینی ئەمە یەک. دوو مادەی 409 کوشتنی ئافرەت ئاسانترەکە، یعنی مبررێک ئەدا بەوەی کە کابرا ئەڵێ کاکە ئەی کوژم و چش لەو 3 ساڵە ئەچمە حەبسەوە تەحملی ئەەکەم بەڵام من ئەی کوژم بەو تووڕێی بۆ ئیستیفزازیە. هەروەها لو عذريك باس أكري على مراعاتي استفزاز وتوربون وهلشوني بياوك أكري أما لما دي 405 جا أويش حل كراوة لبرولا 409 أم مسألة استفزاز وهاندان وتحفيزي بياوك وتوربوني بويك أو حالتي بينيوة مبرر نية چونك ل 405 جا باس لحكمي 5 سالتا يعني باس لمؤقت أكا لآخر كلمة ل 405 جا عليه حكمي مؤقت يعني وقتی بۆ دیاری کرابێکە ئەوە لە 5 تا 25 ساڵ دیاری کراوە بۆیە 409 مبررێکی تر بۆ لابردنی ئەمەیە کە پێویست ناکا بمێنێت چونکە لە 405 قتل باس کراوە و حکمێکی وازەحی هەیە. زۆر جار ئەم تۆمەتە بەڕێسەرێکی پەرلەمان لەلایەن پیاوە دروست ئەکرێت بۆ ئافرەتی بەری، یعنی من حاڵەت طبعا چەندین دراسەمان کردووە لەم مەجالەیە بە تایبەتی چەندین حاڵەت هەبووە ئافرەتەکە دەوڵەمەند بووە میراتێکی گەورەی بەجێ هێشتووە ئەگەر بمرێ پیاوەکە چووە تەلفیقی تۆمەتێکی وای بۆ کردووە بۆی کە میراتەکەی بۆ خۆی و بۆ مناڵەکانی بمێنێتەوە بەو عوزری 3 ساڵ حەبس بوونە، یعنی بەو عوزری 3 ساڵ حەبس بوونە 3 ساڵی تەحمل کردووە بەڵام لە پێناوی کەسەرۆتێکی زۆری بۆ بمێنێتەوە و خۆشی وتوێتی من دیومە کە ممارەسەی زینای کردووە لە ماڵەکەم و زانیەکەش ڕای کردووە دەرچۆ لە عەدالەت. خاڵی ئەخیرم ئەوەیە بۆ مبرری لابردنی 409 لە ڕووی سەروەری یاساوە ئایا ئێمە ئەبێ تەشجیعی ئەوە بکەین کە حەقی یعنی خەڵک حەقی خۆی بەدەستی خۆی وەرگرێتەوە، ئەیکوا سەروەری یاسا ئەیکوا ممارەسەی قانون ئەیکوا دەوڵەتداری لەبەرەوە پێم وایە 409 پێویستە لا ببرێ. زۆر سپاس. باشە سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی لە هەموو ئەو ڕایاناکەم کە لەگەڵ هەڵگرتنی مادەکان و بە تایبەتی ئەوەی کە دکتۆر شێرکۆ جەودەت لە ڕاستیە هەمە هەم وەکو بەڕێزان ڕوونیان کردەوە هانی توموتیژیەدا هەم ناشکرێ ئێمە بە یاسا بڵێن بڕۆن خەڵک کوژن، هەمیش ناکرێت لە ڕاستیە کوشتن بە کوشتن چارەسەر بکرێ و حاڵەتی زیناش بە هیچ جۆرێ بە کوشتن چارەسەر ناکرێ. هەرچەند ئەمە ڕاستیە زۆر دەگمەنیشە ڕەنگامەی کە باسیەکە لە حاڵەتی دەگمە نابێت لە کوردستانە، بەڵام ئەوەی کە دکتۆر شێرکۆ جەودەت ڕوونی کردەوە زۆر ڕوون بوو. من پشتیوانیەوە کەم نەمێنێ و پشتیوانی لەو قسەی خات و دکتۆر ڕێواز شەکەم کەوتی ناکرێ والێکە بدرێتەوە هەموو کوردستانی سام فەوزایەتایە لەگەڵ ئەوەی شام کەوتیە و قسانە لا ببرێ. سپاس. باشە سپاس. بەڕێز مامۆستا غەریب موستەفا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان غەریب پێنجۆنی، ئەلبەت منیش لەگەڵ ڕای هەموو ئەو بەڕێزانم کە داکۆکی لەوەکان هێشتنەوەی مادەی 409 لەوە ئەبێتە هۆی هاندانی زیاتر بۆ کوشتنی ئافرەتان. بەتایبەت لە کۆمەلگای ئێمە هەمیشە ئەو گلەی و گازندانە ئەکرێ کە پیاوان بە ناحەق ئافرەتان ئەکوژن، جا فعلا ناحەقە کە یا کەسەکە ئەچی ئافرەتەکە ئەکوژێ یا ئافرەتەکە ناچارەکرێ خۆی لە ترسی ئەوەی کە نەیکوژن خۆی پەناباتە بەر خۆ کوشتن. ئەگەر قاتیل بزانێ بە 3 ساڵ بە 5 ساڵ بە 7 ساڵ نەجاتیە بێ لە سجن ئەوە زۆر ئاسان دەستێچێتە سەر خوشکی یا هاوسەری یا کچی خۆی ئەیکوژێت و دوای وەکو بەرزەکی بانان قوتارە بێ. ئەمە لە کاتێکە لە هیچ قانونێکی ئەم وڵاتانی دنیا لەسەر خیانەتی زەوجی ئافرەت ناکوژرێت. لە دەقی شریعەتی شاوەکو ئەو بەڕێزانەی تر ئاماژەیان پێکرد قەطعاً ئافرەت ناکوژرێ، یعنی لەسەر مەسەلەی خیانەتی زەوجی، چونکە مەسەلەی متهمکردنی کەسێک بە مەسەلەی زینا پێویست بە 4 شاهیدەکە ئاەتەکە ڕوونا وەکو دکتۆر ئاماژەی بە ئاەتێکە دکتۆر شێرکۆ أو آياتي تريش هلا سورة النور والذين يرمون المحصنات ثم لم يأتوا ب4 شهداء فاجلدوهم 80 جلدة.
يعني ئەو کەسە کە نەیتوانی 4 شاهید بێنە کە لە درێژایی مێژووی ئیسلامیە ئەوەنەی من ئاگادار بم کەس نەیتوانیوە بۆ حاڵەتێکی لەو جۆرە کە بیسەلمێنێ پێویستکە 4 شاهید بێنە 4 شاهیدی دەست نەکەوتەوە گەر 3 شاهیدیشی دەست بکە خۆشی و هەر 3 شاهیدەکەش بێ سزا بخۆن لەبەر ئەوە شتی وا هەڕوو نادا بەڵام ئەو حاڵەتەی کە پیاوێک خێزانەکەی خۆی متهم بکە بە مەسەلەی زینا ئەویشە بێت دیسان ئاەتی مولعانە ڕوونا کە ئەبێت 4 جار خۆی سوێند بخوا لە بەردەمی قازی شتەکە بسلمێنێ هێشتا مافی دیفاعکردن درراوە بە ئافرەتەکە لە ئاەتەکە دوای ئەوەیە ويدرأ عنها العذاب أن تشهد 4 شهادات بالله إنه لمن الكاذبين ئافرەتەکە دەتوانێت دیفاع لە خۆی کا لە بەردەمی قازیە و لە یەکتری جیا بنەوە تا قەرەی قیامەت ئیتر بە یەکتری حرامە بن ئەو ژن و مێردە و ئیتر ئەو پیاوە بۆی نییە خێزانەکەی خۆی بکوژێ بۆیە من ئەمێ ئەوە بڵێم هەرچی کوشتن ڕوئەدا لە کۆمەلگای کوردەواری ئێمەیە کە باوکچی خۆی ئەکوژێ برا خوشکی خۆی ئەکوژێ و پیا و هاوسەرەکەی خۆی ئەکوژێ ئەوە زاڵبوونی عورفی کۆمەڵایەتی ئێمەیەکەوە ئەکا پیا ئەوە بکە و هەر کەسێکیش پەنجەی تۆمەت بۆ ئیسلام درێژەکە بەڕاستی بێئاگایەتی لە دەقەکانی شریعەت بە تایبەتی دەقەکانی ئاەتی قورئانێکی هیچ کەسێ ئەو تۆمەتە ناقەتە ئەسۆ ئیسلام کۆتایی قسەکەم ئەوەیە پێویستە ئەو مادەیە هەڵبگیرێ چونکە لە قانونی قەتلا جێگەی کراوەتەوە بە وردی باشە سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕای من پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی ئارەزومەندانەیە هەر کاتێک یەکێک لەو دوو کەسە خلافی ئەو گرێبەستە جوڵانەوە مافی ئەویان هەیە لێک جیا ببنەوە هیچ کەس مافی ئەوەی نییە کەسێککە بکوژێت لەبەرەوە من پشتگیری قسەکانی خات و تەلار دکتۆر سیراج و کاک مەروان و دکتۆر شێرکۆ و مامۆستا مەلا غەریب بەکەم و هیوادارم ئەم مادەی هەڵبگیرێ و هیچ کەس مافی ئەوەی نییە کەسێ بکوژێ جگە لە خوای گەورە نەبێ کەس مافی ئەوەی نییە کەسی کەتر بکوژێ و زۆر سپاس باشە سپاس خاتوو منیرە عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی بەڕێز دکتۆر شێرکۆ جەودە دەکەم بە تەواوەتی من ئەمەوێ ئەوە ڕوونکەمەوە بۆ هاوڕەکان لە پەرلەمانی کوردستان هەموو ئەوە پیاوانەی کە تاوانبارن بە کوشتنی ژنان و بە تۆمەتی بەوەی کە تۆمەتی پاراستنی شەرەف پارێزی مامۆستا مەلا غەریب زۆر بە وردی باسی ئەوەی کرد کە ئاینی ئیسلام کۆمەڵێک مەرجی داناوە بۆ ئەوەی پیاوێک بیسەلمێنێ کە ژنەکەی فعلەن زینای کردووە بەڵام ئێمە بەپێی هەموو ئەو بە دوواداچوونانەی ئێستا ئەو پیاوە ژنکوژانە ئەبینین لە ناو زیندانەکانە هیچیان نەیانتوانیوە ئەو خاڵە و ئەو بەندانەی کە لە ئاینی ئیسلامە ئاماژەی پێدراوە جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ کوشتنی ژنان لە زیادبووندایە بۆیە داواکەم وەکو هەموو هاوڕێکانم ئەم مادەیە هەڵبگیرێت باشە سپاس بەڕێز مامۆستا عومەر کۆچەر برای سەرۆکی پەرلەمانی بسم الله الرحمن الرحیم ئەس حەسکە من دەک تەوضیحات بدەم يعني ئەمدا چونکە ئەف مادە و ئەف قانونانە بەس قانون عێراقی یا مصری و قانون ئیماراتی و ئەڤەت هەمی وڵاتەدایە هەی يعني نەبەس ئەبکەینە ئەڤێ پاساوێ بکەینە دوی ئیتاریدا بابەت ئەڤە هاندانە و ئەڤە هاریکردنە بۆ کوشتنا ژنان نەسێخینم قانون ئیماراتی مەخرەجێکی باشی بۆ دیتی و موضوع أسقناعته من خوفي ما ديراكنجي أف موضوع كشتنا جنان في جدي دراسة بكين وقت برلمان وقت دزجات حكمتي مؤسسات همي جارة سركين وكي موضوع غريب إشارة كريم قال لك موضوع سراجي موضوع إسلام نلقى الكشتنية كشتنا تتذكرن أبد موضوع كي عرفي وعشائري وتشكي دياره إسلام حتى في حالة تيجي ببني معرضي في حالة تيجي بيت وكي دكتور شركوي موضوع آية ملعنة هايو تفريق دمائي كي بيغمبري التفريق كري عليه الصلاة والسلام طلاقة شكري أفهمي أشكرايا نا موضوع أف مادة أين مشرعي داناي مشرع يعني غافل بويا نظاني تنف مادة بو دانايا نا موضوع صانينا إما ياسا دانين في ولاتي دا بو برجواندي هالواقعي نا مثلا بس مجرد زانين والله أف مادة دي مساعدة كشنيكت يانا أف مادة اختها تيدانا قناعتها من آريشاكي جارة سرد كتن ويا تحديد كريا جي وإماراتي بتر تفصيلة كريا تدا تحديد كريا أف حالته رجدة إنسانك حالته نفسي واستفزازي دا تحديد كريا زوج القل مع زوجتي مثلا دي ظلامك القل جنكوي إنسان خو معرض كت وف حالته قتل تشيبو في حالتي دا وكي قتل عمد حساب بيت وكي قتل عمد وجارك ديجي هر قتل ديكي اف مرو فادي تكوشتن مثلا اعدام كيرن شكي قتل عمده هكا لا داف ماده تبس قتل عمد هيلا بتني معنى لا دانا في مادي اف ابو بتريا سايزان
إجبارندي أزدي نص قانون إماراتي خينم إشكال في رنجي علاج كريه يعاقب بالسجن المؤقت من فوجئ بمشاهدة زوجته أو ابنته أو أخته تحديد كرينا حال تلبسها بجريمة الزنا فقتلها في الحال أو قتل من يزني بها أو قتلهما معا ويعاقب بالحبس إذا اعتدى عليها أو عليهما اعتداء أفضى إلى موت أو عاهة. وتعاقب نفس المادة بالسجن المؤقت الزوجة التي فوجئت بمشاهدة زوجها حال تلبسه بجريمة الزنا في مسكن الزوجية فقتله في الحال، يعني حالتك النفسية دروني درست بيتن، قتلت من يزني بها أو قتلهما معا وتعاقب بالحبس إذا اعتدت عليه أو عليهما اعتداء أفضل الموت أو عاهة. ولا يجوز استعمال حق الدفاع الشرعي ضد من يستفيد من هذا العذر. يعني حالتك النفسية وضعية استفزازية شد بيدش نجح احتمال ظلام يخوف كوجيتن ما لو يدا زنا هتكرن، يعني موضوع أو إشارتها هتكرن في موضوع إيش برشافر جري حالته، يعني الزنا حاشا الجل جنكاتا جل كشاتا جل خشكاتا بتكرن ما لا تدا تو مثلا جنايته تشيتا جنحي يتقانوني بتش مزانن ايش في حالتي هيك حالتي توكي قتل عمد حساب كي افا ضرره كاتي طواب وسباس خاتو نجيب لطيف بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا پشتگیری تەواو لە قسەکانی بەهارخان و پەروەخان و دکتۆر شێرکۆ جەودەت و مامۆستا غەریبەکەم کە ئەو مادەیە لا ببرێت بەڕاستی هیچ مبەڕیرێک نییە بۆ کوشتن ژن بێ یا پیا و وەک دکتۆر شێرکۆ ئاماژەی پێدا زۆر جار بە توهمە ئەوە ئەکرێت بۆیە لەگەڵ لابرنی مادەکەم. باشە سپاس. بەڕێز کاک حاجی کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر بە کورتی يعني بعملية حالة الريدا ولا خدمتي بيغمرة صلى الله عليه وسلم ككات يقوم آيات دي تخواروا سعد يجي للصحابة يا رسول الله من شون تحملي أو بكم كبيابك ببينهم لقال جني خوما يعني عليه آياتك إيش دابزي وبمنع كردني كوشتن عليه من هري كوجن صحابي يكتر لي يا رسول الله والسعد بغيرته بيغمري خاصة صلى الله عليه وسلم الله أغير من السعد خوا بغيرته لسعد يعني أجل مسألة كوشتن بويا خوا شرم لكسناك أيود بي كوجن بلام ليه حالتك دروز بو شي بكري ئێستا دروست بوو کوشتێ ئێمە چی بکەین بۆیان بمان ناگیرێ حاڵەتەکە دروست بوو ئەبێ عقوبەیەکی دیاریکرا و هەبێ ئەگەر لە حاڵەتی ئەبێ حاکم ئەکەوێتە سەر حاکم حاڵەتەکە لە حاڵەتەکە دروست بوو یعنی لە کاتەکەیە دروست بوو فەرقێ لە کاتی شوێنەییە لە کاتی شێمەسە پیاوەکە زانی یا ژنەکە زانی پیاوەکە وای کرد لە دوایی بیکوژێ حکومەکەی فەرقێ لەو کاتەی حادیسەکە ڕوئەدا ئەوە ئەبێ اختصاص باشە سپاس. ئێستا بە کورتی لیژنە پەیوەندیدارەکان ڕای خۆتان بڵێن بەڵام تکایە بە کورتی چونکە وابزانم ڕاکان وازەحە و ئەیخێنە دەنگەوە مامۆستا هەورامان قسەیەکە دەبوو وڵا قسەکەم مامۆستا غەریب و مامۆستانی بەڕێز کردیان هەر تاکیدکردنەوەیە بەڕاستی لەسەر ئەوەی کە بە هیچ جۆرێک بۆ پیاویش و بۆ ژنیش دروست نییە لەو حاڵەتانە کە باس کرا تەنانەت قسەیەکیشی پێ بڵێ تەنانەت زلەیەکیشی لێبدا نەکوشتن شرعي خو أعمية كده أويك أو ترى بيشواني شرعي خو كشتنو بيكوجا أنا شونكوا لخدمتي بيغمري خو صلى الله عليه وسلم أمر دعوة صحابة هاد فرموا أي بيغمر صلى الله عليه وسلم من خزانة كم زيناي كردوه نزل ليش اللي أبو ندري كردبو نهيج محاولة كشتني كردبو بيغمر صلى الله عليه وسلم آياتي ملعنها تخوار والريكو بيغ طلاقي مؤبد خسبين يعني و طاو كوتاي لبرو إيه مجلقل أوين بهيج جوريك أو باساو دروز نییە بە هیچ جۆرێک و ئەو مادەیە لا ببرێ سەبارەت بەوەی ئەگەر کوشتی واقع طبعا تۆ قانون دانێ بۆ واقعێک ئەگەر کوشتی ئەوە قەتڵەکە قەتڵی عەمدە خۆ قەتڵی خەتە نییە ئەو کەسەی کە خێزانەکەی خۆی ئەکوژێ بەوەی کە بینوێتی زینای کردووە قەتڵی عەمدی کردووە. باشە سپاس. خاتو ئێڤار. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی هاوبەشی هەر چوار لیژنە لەگەڵەوەیە ئەم مادەیە لا بدرێ و تەواو سپاس. باشە سپاس. بەڕێز دکتۆر سیراج. سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێز طبعی باس زۆر قسە باس کرا بەڵێن لەوانە باسی هاوسەنجی کرا کەوا ئەگەر مادەکە لابرێتن هاوسەنجی تێدانی بالعکس ئەو پەڕی هاوسەنجی تێدایە ئەگەر بێت و ئەو مادەی لا بدرێتن مادەی 405 شوێنی بگریتەوە لە بەرەوەی مادەی 405 زۆر بەڕاشکاوی هیچ فەرق ناکە مابینی ئافرەت و مابینی پیاو بە هەر پاساوێک بە پاساوی شەڕەفی شەڕەف پارێزی بی یاخود بە پاساوی با بڵێن دزیبی هەر پاساوێک بیتن مادەی 405 معالەجە ئەکە ئیجاب ناکە ئەمە زەرفی مخەفەف لە بۆ حاڵەتێکدا بنین کە بەڕاستی کە جەریمەیەکی تێدایە نە شەرع پێڕازیە و هەروەها نە قانون پێڕازی باسی ئەوە کرا ما مستباسي كان ما قتل دون عرضه فهو شهيد يعني نوعا ما فاساوة لە بۆ دیتەوە کەەوە بەو فرمودەیە
ڕێگری نەگرێتن لە بۆ کوشتن بالعکس لە شریعەت باسی ئەوەش کراوە بەلیعان چارێ کرد و حتى لە فقی شافعی لە مینهاجی ئیمامی نەوەوی زۆر بە ڕاشکاوی باسەکاتن ئەوانی کە شارەزایان هەیە دەڵێ هەر کەسێک ئەگەر هات و خێزانی خۆی کوشت بەو شێوازە لەبەر ئەوەی ئیشی ئەو نییە کوشتن بکاتن ئیشی سوڵتەی تەنفیزیە دەڵێ دەبی حاکم ئەو پیاوەش بکوژیتەوە کە ژنەکەی خۆی کوشتیە دەبی بیکوژیتەوە بەڵام ئەو پیاوە پلەی شەهیدی ئەدرێتە لەبەر ئەوەی وچ مامۆستا باسی کرد من قوتی لە دوونە عێرضیه فهو شەهید لەو بابەتە ئیمامنەوەوی ئەوەشی زۆر ڕاشکاوی باس کردیە کەواتە لێرە ئیجاب ناکاتن ئەمە مۆزوعەکەی بوروژێنین هەم مخالفی قانونە هەم مخالفی شەرع مۆزوعەکەی کۆتایی پێبین و حەق نییە ئەو بابەتە ئەو مادەی ببینی و ئیش پێ سپاس لیژنەی یاسایی قسەیەکتان هەیە نیتانە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ راپۆرتەکەی نێمەش باشە دوو ڕاهەیە ڕایەکیانەوەیە کە مادەی 409 هەڵبگیرێ بە تەواوەتی و ڕای دووەمەوەیە کە لە مادەی 409 هاوسەنگی بکرێت لە بینی پیا و ژن بە هەمان شێوازی پیا و دەرهەق بە ئافرەت حکم بە بارودۆخی توندکاری سزان ناکرێ ئەگەر کەسی لە ناکەو ئافرەت بوو ڕای یەکەم ڕای لیژنە پەیوەندیدارەکانە کە راپۆرتی هاوبەشیان ئامادە کردووە کە هەڵبگیرێ قسێکت هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاگرتن بەکارکردن چونکە ئێمە توانای ئیلغاکردنمان نییە تعامل لەگەڵ یاسای سزادانی عێراقیەکەین ئیقاف العمل ئەتوانین واتە ڕاگرتن بەکارکردن بە دکتۆرە بەهار خاتوو دکتۆرە بەهار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش ئیقاف العملمان بەکارهێناوە لە کار دەکرێت با ینی ڕاگررتنی کارکردن بە مادەی 409 کێ لەگەڵەوەیە کە مادەی 409 ڕابگیرە کارکردن پێی ڕابگیرە پەنجا و شەش کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە کێ خاتوو شکریە لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا ئەڕۆینە سەر مادەی 4 مادەی 4 مادەی 413 بڕگەی یەک لە مادەی 413 بڕی غەرامە زیاد بکرێ بەم شێوەیە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێت لەبەر ئەوەی زۆربەی زۆری لێدانەکان بەرامبەر ژن دەکرێت هەرچەندە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی سزای داناوە بەڵام ئەو کەسانە دەگرێتەوە کە لە چوارچەوەی خێزاندان و تاپ لە چوارە دقي أصلي مادة بلى المادة 413 أولا من اعتدى عمدا على آخر بالجرح أو بالضرب أو بالعنف أو بارتكاب أي فعل آخر مخالف للقانون فسبب له أذى أو مرضا يعاقب بالحبس مدة لا تزيد على سنة وبغرامة لا تزيد على 200,000 و250 دينار أو بإحدى هاتين العقوبتين وتكون العقوبة الحبس مدة لا تزيد على 3 سنوات والغرامة التي تزيد على نفس الغرامة دينار أو بإحدى هاتين العقوبتين ألف إذا نشأ عن الاعتداء كسر عظم باء إذا نشأ عن الاعتداء أذى أو مرض أعجز المجني عليه من القيام بأشغاله المعتادة مدة لا تزيد على 20 يوما ثالثا وتكون العقوبة الحبس إذا حدث الإيذاء باستعمال سلاح ناري أو آلة معدة لغرض الإيذاء أو مادة محرقة. دكتور سراج بيزنا كبرجة كان يتريب خوني تود تنها دواي هموار كرني برجة يكراو. هر همي خلاص. كاتب برجة كان يتريب بيزنا كبخون رتوا. رابورتي هاو باش. راپۆرتی هاوبەش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 مادەی 413 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو
وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیە لە یاسای ناوبراودا هاتووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕێگامان بدەن ڕوونکردنەوەیەکی یاسایی بدەین پێش ئەوەی ئەندامانی پەرلەمان تێبینیەکانیان بڵێن سپاسی بەڕێستان دەکەین. فەرموون ڕوونکردنەوە بن. ڕوونکردنەوە یاساییەکەمان ئەوەیە ئێمە لە لیژنەی یاسایی کاتێکە بڕیاردرا ئەو مادەیە وەکو خۆی بمێنێتەوە واتە غەڕامەکە زیاد نەکرێتن بربەستەکە بربەستێکی یاسایی بوو لەبەر ئەوەی لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 6 ساڵی 2003 دەرچووە. ئەو یاسایە لە مادەی یەکەمیدا دەڵێ بڕی ئەو غەڕامانەی کە دەقەکانیان لە یاسای سزادانی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراودا هاتووە بەو شێوەیە خوارەوە دەبن. یەکەم سەرپێچیەکان لە 50 دینار کەمتر نەبێ و لە 300 دینار زیاتر نەبێ. دووەم کەتن واتە ئەجونەح لە 301 دینار کەمتر نەبێ و لە 1500 دیناریش زیاتر نەبێ. سێیەم جینایات لە 1051 دینار کەمتر نەبێ و لە 5000 دیناریش زیاتر نەبێ. ئەو یاسایە لە مادەی یەکەمیدا تەحدیدی غەڕاماتی کردووە بۆ مخالەفە و بۆ جونەح و بۆ جینایات. بۆیە هەر تعدیلێک کە بکرێ لە قانونی عقوبات سەبارەت بە غەڕامات پێویستە یەکەم جار ئەو یاسایە تعدیل بکرێ واتە پرۆژە یاسا بۆ هەموارکردنی یاسای ژمارە 6 ساڵی 2002 پێشکەش بکرێتن اینجا دەستکاری غەڕامات دەکرێت لە ناو قانونی عقوبات. زۆر سپاس. زۆر سپاس. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە بەناوی خۆی بنووسێ؟ تەناوەکانە نووسێخات و گەشاگە ڕوونکردنەوەیکی ترت هەیە فەرموو تۆش. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من لەگەڵ لیژنەی هاوبەشە راپۆرتم واژۆ کردووە و لە ڕووی قانونیەوە قەناعەتم بەو مستەمسەکەی کە بەڕێز دکتۆرە ڤالا هێنای کرد بەڵام دوای ڕاوێژکردن بەڕاستی خەڵکانی یاسایی تر کە ڕاوێژمان کرد وتیان مادەم لە ئاستی یەکایە ئەو دوو یاسایە تۆ هەر نەسێکدانی کە پێچەوانەی ئەو یاسایە بێ کە تەحدیدی غەراماتی کردووە ئەو ئیلغا ئەکات و تۆ بە نەسێک دەتوانی معالەجەی بکەی بڵێ کار بە هیچ دەقێکی یاسایی ناکرێت کە پێچەوانەی ئەم یاسایە بێت. خۆی الخاص و قەید العام لەم حاڵەتەیە وانە ناوەکان بنووسن. دکتۆرە ڤالا جەنابی فەرموو ڕوونکردنەوە بە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی لەو یاسای ژمارە 6دا هاتووە تەنها غەڕاماتەوە تا یاسایەکی خاصە الخاص يقيد العام بۆیە دەستبردن بۆی ئیلا دەبێت بە تەقدیمی پرۆژە یاسا بێ بۆ تعدیلکردنی ئەو یاسایە. بس اللاحق يلغي السابق أو جديد سنة قاعدة وانيا برز دكتور فرصة صوفي. برز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو دقە ئەسلێکە دووسێ قسە دەکەم ئەڵێن مادەی 413 هەڵبگیرێ ئەوە وای لێ بکرێت لەبەر ئەو ینی غەرامە زیاد بکرێت لەبەر ئەوەی زیاتر لە ژن دەدرێ نەکلب بەڵام ئەوەی کە لە ئەرزی واقع هەیە بەڕاستی ینی هەندێک مستەلح کە لە ناو پەرلەماندا ڕۆ بەو شێوەی ینی حەوادیس و شەڕ و ئەوەی کە ئەو مادەی 413 ئەسڵەن هیچ ڕەبتی بەشدەوە نییە. مسألة كضرب يعني أول الجرح والضرب والإيذاء العمد برو إحصاب بك أجر أواني توشي أو ما دانا بن زياتر بياو نبن لبرو من تصور ده كم يعني توزك عاطفي نسرايا أويك يعني نسرا أويك دوميان من تصور ده كم كاتي كباسي غرامة دكري لبرو إلى جنايات لا جنح لمخالفات هموي لسر أساسي منظوميك يعني لسر أساسي بيور دياري كراوا إما هر ليرة وبينه بكيف خومان زياد وكم يمكن من بيم التزام بكين بوي كدكتورة فالا خوين ديوات كأوا لسر أساسي معايير دياري كراوا ودوال الروي الروحي نصك شو أو قريما كربانة 500,000 يعني هيت لموضوع كنا قريت أويك أو نص شي عامة نص شي مجردة عامي زري ما كي داندرا وبيوندي هيت شويك نبجنا وهي بيوندي بإنسان وهي
هەر ئینسانێک تووشی زەرب تووشی ئیزابی ینی بە شێوەیەکی عەمد ئەو نەسانەی لەسەر جێبەجێ دەکرێت واشی لێ بکەین لە هەموو نوسوسەکان ژن حسابی لێ بکەین ینی لەبەر ئەوەی تایبەتمەند زیاتر لێ دەرێت وەڵی پیا و زیاتر تووشی ئەو جەرائیمانە دەبی لەوەی کەژن بۆیە من تەسەوەر دەکەم وەکو خۆی کە لە راپۆرتی هاوبەش هاتووە نەسەکە بمێنیتەوە مادەی 413 باشترە و زۆر سپاس. باشە سپاس بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری ڕای دکتۆرە ڤالا و دکتۆر فەرسەد دەکەم و هەمان ڕایم هەیە دەست خۆش بێت. باشە سپاس بەڕێز مامۆستا غەریب مستەفا. باشە دکتۆر سراج ئاگام لێتە باز بە ئەندامانی پەرلەمان قسە بکەن فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من وا بینم ئەوەی کە ئاماژەی پێکراوە وەکو کاک دکتۆر فرسەد ئاماژەی پێکراویش شەڕ تەنها لەگەڵ ژنان نییە ئەو کە کراوەتە بیان و چونکە لە حەقیقەتا شەڕ لەگەڵ پیاوی شەکرێت لەلایەن ژنەوە وەجارێ هەیە پیاویش لێ ئەدرێ وەکو ژنیش لێ ئەدرێ وەوەتە ڕێکخراویشان دروست کردووە. ئەوە جگەل لەوەی ئەگەر عقوبەیەکی ڕادیع هەبێت ئەگەر عقوبەیەکی ڕادیع هەبێت لە قانونە بەڕاستی دوو کەس دوو هاوڵاتی کە لە بازاڕێکە لە علوەیەکە لە شوێنێکا بێ بە کێشەیان کەس جورئەتی ئەوە ناکا پەنجە بدا لە ئەوی تریان. یعنی لە زۆر پیاوێک گەڕایوتی لە وڵاتی ئێران دوو کەس بوو بە نیزاعیان لە سەجادەیەکە شەڕیان بوو ئەویان ئەیوت بە ویتریاندا ئەگەر ئازای پەنجەم لێ بدە چونکە هەر پەنجەی بەریکەوێت تووشی کێشەی گەورای بە دوای لە قانونە. لەبەرەوە من لەگەڵ ئەوەم کە لە راپۆرتەکە هاتووە ئەڵە بزن تا بزنم ها خاتو تەلار لەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلار لەتیف ئێمە ئاماج لە پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسایە کەمکردنەوەی تونتیژی بوو بەرامبەر بە ژنان و ئێمە یاسای بەرەنگاربوونی تونتیژی خێزان لەبەرەوەی تا پلە چوارە ئەو ژنانی تونتیژیان لەگەڵ ئاکریان بەرامبەر ئەکرێ بەدەر لەو یاسای عنی لێنەوە سەر یاسا ئەسڵەکەی یاسای سادانی عراقیە ولی ئێستا عقوبەکە زۆر کەمە و دائیمەن 413 ئاراستەکەی بەرەو غەرامە ئەڕوا بۆیە ئێمە لە لیژنە پەیوەندیدارەکانیش زۆر گفتوگۆمان کرد لەسەر دانانی ئەو غەرامەیە و زیادکردنی سزاکە دواترەوە بوو ڕاکان وابوو ئەو یاسایە هەیە بەڵام من ئێستا بەڕاستی لەگەڵ ئەویان پشگیری قسەکانی خاتوگەشاکەین بە زیادکردنی ئەو نەسڵە ئێمە ئەتوانین معالجەیەکی ئەم حاڵەتێشکەین ببینە پاڵپشتێ بۆ چاکردنی مادەی 413 و هەروە کارکردن بۆی کە تونتیژی معالجە و حاڵەتی یاسای تونتیژی خێزانی شەکەین وەل هەمان کاتە ئەبێتە هۆکارێکیش بۆ کەمکردن تونتیژی بەرامبەر بە ژنان. سوپاس. بەڕێز کاک لێر مستەفا. بەڵێ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان من پێم وایە ڕەوزکردنی لیژنەی یاسایی بۆ زیادکردنی بڕی غەرامە زۆر لە جێگای خۆیان نییە چونکە غەراماتی یاسای 1969 بۆ دەیان ساڵ پێش ئێستا نووسراوە کە هیچ کە پارێ و کاتە بە قیمەت بۆ ئێستا ئەوەی نییە و ئەوەی دکتۆرە ڤالاش ینی ئەگەر بە پرۆژە بڕیارێکیش بێ وەک بەشێک لە استراتیجی ڕەدعی جەریمە هەوڵ دەین هەموو ئەو غەرامانەی کە پەیوەندیان بە یاسای 111ەوە هەیە بکرێتە چوارقات یان غەرامەکان زیاد بکرێن. سپاس. خاتوبار عەبدوڕەحمان. من نقطة نظامی هەبوو پێش گفتوگۆکان داوای ڕوونکردنەوە لە لیژنەی یاسایی ئەەکەم یاسای غەرامات کە ئەو بڕانەی دیاری کردووە ئێمە ئەزانین بە پێی ڕۆژگار ئەو بڕانە کەم و زیادەکە لە ئێستا ئێمە گفتوگۆی یاسایەکەین ئەگەر پێمان کەم بێت یا پێمان زیاد بێت لەگەڵ یاسای غەرامات چۆن ئەو هاوسەنگیە بکەین. باش ڕوونکردنەوەشیان ڕوونکردنەوەی زیاترەدەن ئێستا لیژنە پەیوەندیدارەکان بەڕێز دکتۆر سراج. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێز ئەمە وەکو لیژنەی ئەوقاف پاڵپشتی ڕای لیژنەی یاسایی ئەەکەین بەڵام لە ڕووی منطقیەوە بەڕاستی منطقی نییە ئەعلا سەقفی لێدان 225,000 دینار بی لە ڕۆژگاری وچی ئەوڕۆ لەبەر ئەوەی هەندێک لێدان هەیە بەڕاستی کاریگەری زۆر خراپ لەسەر جەستەی مرۆڤ دێڵیتەوە جا لە بۆ ژنبی لە بۆ پیاوبی لە بۆ هەر حاڵەتێکی دیاریکراوبیتە ناکرێ لێدان جاری وای هەیە یعنی بە شێوازێکە ئینسان تووشی شێواندن ئەکاتن جا بۆی ئەمە لێرە وەکو لیژنە داوا ئەکەین کەوە قانونی غرامات داوای تعدیل بکرێتن یاخود لێرە ئەو غرامەیە بەڕاستی سەقفی ئەعلای زیاد بکرێتن ناکرێ هەر جۆرە لێدانێک بێ ئەعلای 225,000 دینار بی و سپاس. باشە سپاس بەڕێز دکتۆرە ڤالا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لیژنە پەیوەندیدارەکان ئیسنادمان لەسەر خودی یاسای عقوبات نەکردووە کە ساڵی 69 دەرچووە بەڵکو ئیسنادمان لەسەر یاسای کردووە کە لە ساڵی 2002 دەرچووە
و بڕی غەڕامەکەش کە لەو یاسایەدا هاتووە بڕێکی کەمە ئێمە هەموو لەگەڵین بەڵام ئێمە داوا لە ئەندامانی پەرلەمان دەکەین کە پرۆژە یاسایەک پێشکەش بکەن بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایە چونکە کاتێک کە ئەو یاسایە هەموار دەکەینەوە لە مادەی یەکەمیدا ئەو کات زۆر بە ئاسانی دەتوانین ئەو بڕی غەڕاماتانش کە لە ناو قانونی عقوباتدا هەیە و بەکەمی دەزانین زیاد بکرێتن ئەو کات ڕێگری یاساییمان نابێ و هەر باشتر وایە لیژنەی یاسایی خۆی هەستێ بەم کارە ئەگەر ئەوە باشترە بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش دووپاتی یەکەمەوە کە ئێمە لیژنەی یاسایی کە لە راپۆرتا داوامان کردو مادەی 413 خۆی بمێنێ بە معنای ئەوە نییە ئێمە ئەو غەرامەیەمان پێ قبوڵە بەڵام ئەو یاسای غەراماتە کە هاتووە دوو جار خاصە یەکەمیان خاصە بە غەراماتەوە دووەمیان خاصە بەو غەراماتانەی کە لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هاتووەتە تۆ لە یاسایەکی ترە توانی لە یاسای توندوتیژی خێزانیە توانی لەوە لا بدەیت بەس لێرەیە دوو جار خاصە بۆیە نەمانتوانێت لێ لا بدەین بەڵام لەوەکو مەبدە ئێمەش لەگەڵین و لەگەڵ تعدیلکردنەکەیان باشە سپاس بەڕێز دکتۆر فرسەت سۆفی نقطەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا دەقەکەم لە بەردەستدانیە بەس لە ساڵی 2011 ئەو مەبلەغانە هەموو لێرە بەراورد کراوە یعنی هەموو گۆڕاوە ئەو 1000 دینار و 500 دینارە نەمایە ئێستا نەسەکەم لە بەرز نییە گەرنە دەمخوێندەوە هەمووی بوویتە 500,000 و 250,000 و 150,000 یعنی ئەوە گۆڕاوە باش بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان نصك اللي كهاتوا على من اعتدى عمدا على آخر بالجرح أو بالضرب أو بالعنف أو بارتكاب أي فعل باب يا مسر مبلغك نسرا دوصدوا بسبين هزار دوصدوا بسبين هزار دينار نسرا ولا دقي قانونك أم دوصدوا بسبين هزار دوصدوا بسبين دينار ناخذ دوصدوا بسبين هزار دينار نسرا أو بمعدليها لجنة سايب يا مامبلي أما تشي أم دوصدوا بسبين هزار دينار تشي بمعدليها تتلايتو أو كتابة بلا معدلة نسرا معدلة بلا يعني بتعديل كرايها تو كواتر دوصدوا بسبين هزار أم باريس هي أم رويا بلا يعني بارك زياد كراوة بلا كواتا بسد دورة هي ببورة برز سروج برلمان كواتا شون أما تعديل كراوة لقال أو ياساي كبرز دكتورة فالا إلي بوتشي ليرا تعديل كراوة برز دكتورة فالا بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕیارێکی تر هەیە ئەو بڕیارە کە سوڵتەی ئیتلافی موقت خلال فترة ما بين 15 تشرين أول 2003 و 15 كانون ثاني 2004 بسبارة بعملة عراقي جديد ومعدني وورقي دري كردوا لو بريارة دا هاتوا ك استبدلت سعر دينار سويسري قديم يعادل 150 دينار جديد ليرانا ما اسناد ما لسر او بريارة كردوا كبريارة كياسايا باشا اسا كواتا دورا هي رای چانەوەیە کە ئەو مادەیەوەکو خۆی بمێنێتەوە بڕی غەرامەکان بە یاسایەکی تایبەت بە هەموارکردنی یاسای غەراماتی یاسای سزادانی عراقی چارەسەر بکرێ و ڕای دووەمیانەوەیە کە لەم غەرامەیە لێرەیە گۆڕانکاری بەسەرا بێت بە شێوەیەک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێت ڕای لیژنەی هاوبەش خەینە دەنگدانەوە کێ لەگەڵەوەیە وەکو خۆی بمێنێتەوە لێرە وەکو خۆی بمێنێتەوە ئێستا عقوبەکە وەکو خۆی بمێنێتەوە و دواتر بە پرۆژە یاسایەکی هەموار کۆی غەرامات دەستکاری بکرێ و چاک بکرێتەوە چل کەس لەگەڵێتی کێ دژێتی چوار کەس دژێتی کەواتە پەسەند کرا هەر نسابمان هەیە
باش سپاس مادەی دوای ئەو بخەنەوە مادەی 5 مادەی 5 برگەیەک بۆ مادەی 414 زیاد بکرێت بەم شێوەیە إذا نشأ الاعتداء أذى أو مرض أدى إلى عجز مجنى عليه بصورة دائمية تكون عقوبته السجن. نانا والله زياد كري لا برقيك زيادة كري بو مادة أصلي مادة كباسي شيكا بس بخنرته باش ده المادة 414 إذا توفر في الاعتداء المذكور في المادتين 412 413 إحدى الحالات التالية عد ذلك ظرفا مشددا. أولا وقوع الفعل مع سبق الإصرار. ثانيا وقوع الفعل قبل عصبة من قبل عصابة مكونة من 3 أشخاص فأكثر اتفقوا على الاعتداء. ثالثا إذا كان المجني عليه من أصول الجاني. رابعا إذا ارتكب الاعتداء ضد موظف أو مكلف بخدمة عامة أثناء تأدية وظيفته أو خدمته أو بسبب ذلك. خامسا إذا ارتكب الاعتداء تمهيدا لارتكاب جناية أو جنحة معاقب عليها بالحبس مدة لا تقل عن 1 سنة أو تسهيلا لارتكابها أو تنفيذا لها أو تمكينا لمرتكبيها أو شريكه على الفرار أو التخلص من العقاب. داوای زیادکردنی بڕگەکرێت باش ڕای لیژنەی هاوبەش راپۆرتی هاوبەش عفو مادەی 5 مادەی 414 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکرا وەک خۆی دەمێنێتەوە بەو شێوەیەی لە یاسای ناوبراودا هاتووە. ڕوونکردنەوە بدەین بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئەوەی کە لە راپۆرتی هاوبەش ئیشارەتی پێدرا کە وەکو خۆی بمێنێتەوە ئەوەیە کە سەنەدێکی قانونیمان هەیە ئەویشیان ئەوەیە ئەم هەموارکردنەی کە هاتووە ئەوەی کە داوا دەکرێت هەر خۆی لە بڕگەی 2 لە مادەی 412 دا هاتووە کە دەڵێ وتكون العقوبة السجن مدة لا تزيد على 7 سنوات أو بالحبس إذا نشأت عن الفعل عاهة مستديمة دون أن يقصد الجاني إحداثها. عاهي مستديم واتا عجزي مجنى عليه بصورة دائمة. باشان مادة 414 كتايبة ببارة تندكركان. باشا دكتور سراج ڕوونکردنەوەی زیاترت هەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان بالضبط ڕێی مەش وەکو لێژنەی ئەوقاف هەمان ڕایە مادەی ئەوان داوایان کردە لە پرۆژە یاساکە بڕگەک زیاد بکرێت. ئەو بڕگەی ئەوان داوای ئەکەن زیاد بکرێتن تەنها لە مادەی 412 لە بڕگەی 2 زۆر بە واضحی و ئاشکرایی هاتیە. هەرویستم تەوزیح لە بۆ ئەندامانی بەڕێز کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە بە ناوی خۆی بنووسێ؟ فەرموو قاچ و تەرار. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلای لەتیف زیادکردنی داواکردن بۆ زیادکردنی ئەو بەرگە بۆ مادەی 414 مەبەست لە کە بێ بە زەرفێکی مشەدەد. یعنی ئەمان لێرە هاتۆ حاڵتانی کە ئەبێ بە زەرفێکی مشەدەد یا دیاری کراوە. ئەگینا لە مادەی 412 لەگەڵ 413 حاڵتەکان جیاواز بەس لێرە ئەمانەی کە ئێمە ئیزافەمان کردووە بۆ ئەمە لەبەرەوەی بێ بە زەرفێکی مشەدەد یعنی داواکردنەکەم بەستەکە لێرە بێ ئەوش بێتە سەر ئەو خاڵانە بێ بە خاڵی شەشەم بۆی ئەوش بێتە زەرفێکی مشەدەد لە کاتێکا کە ئەخر ئەگەر خۆی بە مادەیەکی تر معالەجە کرابێ لە شوێنێک هەر ناوی هێنرابێ دوای ئەتوان لە جارێک تر بکرێ بە زەرفی مشەدەد لێرە ئەگەر بێتەوە وەکو زەرفێکی مشەدەد ئەو حاڵتانە چکە دووبارە و سێبارە ئەبێتەوە ئەگەر لە ئیزافە بێ و زەرفێکی مشەدەد باشتر چکە حاڵتانی کە ڕوبەڕووی نانەبێتەوە زیاتر ئەو بڕگەیە. باشە سپاس. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە جوان ئەمیش لەگەل بەڕێز لژنەی یاساییمە لەگە لژنەی ئەوقافی دکتۆر سراج دکتۆرە ڤالا ئەو مادەیە وەک خۆی بمنێتەوە چکە ئەگە بگەڕێەوە سەر مادەی 412 بە سەریحی مادەی 2 ئەو کێشەیە حەل کردیە بە عقوبەی ظرفە مشەدەدەکەش لە خودی یاسایەکەی لە مادەکەی 414 باسکرایە. زۆر سپاس. زۆر سپاس. لیژنە پەیوەندیدارەکان ڕوونکردنەوەی خۆتانە پێم وابێ دیتر پێویست ناکە ڕوونکردنەوەی زیاتر بدرێ و بخێنە دەنگەوە. دوو ڕاهەیە. ڕایەکیانەوەیە کە ئەو مادەی 414 وەکو خۆی بمێنێتەوە هیچی بۆ ئیزافە نەکرێ و ڕای دووەمەوەیە کە بۆ ئیزافە بکرێ بڕگەیەکی تری بۆ ئیزافە بکرێ بە بەرگەی شەشەم کە ئەگەر لە ئەنجامی دەستدرێژیکردن
ئازار یان نەخۆشیەک یان عەجزێکی بەردەوام دروست بوو ئەوە زەرفی مشددی بۆ حساب بکرێ. ڕای راپۆرتی هاوبەشەکەینە دەنگەوە کێ لەگەڵ ئەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە؟ چلو یەک کەس لەگەڵیەتی کێ دژێتی؟ چوار کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی دوای و مادەی شەش مادەی 6 مادەی 379 بڕگەی یەکی ئەم یاسایە هەموار دەکرێت بە زیادکردنی 3 بڕگە. ئەلف سکاڵا لە مەڕ زینا بەسەر دەچێ و مافی شارستانی نامێنێ بە مردنی هاوسەری سکاڵاکار بە مەرجێک مردنی هاوسەری سکاڵاکار لەلایەن زەوجە زانی و عەشیقەکەیەوە نەبوو بێت بە دەسەڵگرتنی مێرد لە دادگاییکردنی پیاوە زیناکارەکە بە هەمان شێوە بە دەسەڵگرتن لە دادگاییکردنی ژنەکە دەژمێردرێت تا هەمان حکم جێبەجێ دەکرێت ئەگەر ئافرەت تەنازولی کرد لە دادگاییکردنی پیاوە زیناکارەکەی. بەزەما ئەگەر پەسەندیش بکرێ بکرێتە مادەی یەک ئەگەر پەسەند دەقی مادەکە لە ياسر سيزاداني عراقي دقي مادك أولا تنقضي دعوى الزنا ويسقط الحق المدني بوفاة الزوج الشاكي أو تنازله عن محاكمة الزوج الزاني أو برضا الشاكي بالعودة إلى معاشرة الزوج الزاني قبل صدور حكم نهائي في الدعوى. ويعتبر تنازل الزوج عن محاكمة زوجته الزانية تنازلا منه عن محاكمة من زنى بها. ثانيا وللزوج كذلك أن يمنع السير في تنفيذ الحكم الصادر على زوجه، وإذا توفى الشاكي يكون لكل من أولاده من الزوج المشكو أو الوصي عليهم أن يمنع السير في تنفيذ الحكم. مادەی 6 مادەی 379 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراو وەکو خۆی دەمێنێتەوە بەو شێوەیە لە یاسای ناوبراودا هاتووە. تکایە ڕوونکردنەوە بن بەڕێزان لە لیژنەی یاسایی دەقی مادەکە خۆی چییە، هەموارەکە داوای چی کردووە ئەو بۆچی داواکەن وەکو خۆی بمێنێتەوە. بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە لە هەموارەکەدا داوای کراوە هیچ شتێکی زیاد نییە لەوەی کە لە یاساکەدا هەیە. ئەوەی کە داوا کراوە هەمووی لە یاساکە هەیە، مافی شارستانی نامێنێ، هەمان حکم بەسەر ئافرەتەکە جێبەجێکرێ، هەمووی هەیە بۆیە ئێمە داوامان کردووە خۆی بمێنێتەوە. باشە کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ دکتۆرە جوان ئیسماعیل. فرمو خاتو شکریە ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا ئەگەر بە وردی لە مادەیە ورد بینەوە کەم و کورتێکی زۆری تێدا هەیە، بۆیە من داوای زیادکردنی 3 بڕگەم کردیە. لە بڕگەی یەکەم ستەمێکی زۆر لە پیاو کراوە، لە کۆتاییدا 2 ستەم لە ئافرەت کراوە. بۆیە ئافرەت و پیا و دوو دروستکراوی خوای گەورەن لە سزا و پاداشت و عەفوکردن خوای گەورە وەکو یەک بۆی داناون. بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئەگەر لە بەش یەکەم ورد بیەوە بزەبت بەم ڕووداوێکی لەم شێوازە لە هەرێمی کوردستان ڕوویداوە. پیاوێک سکاڵەی لەسەر خێزانەکەی و دۆستەکەی تۆمار کرد، پاشان هەردووچیان گیران. پیاوەکە تۆزێک شارەزایی هەبوو، گیراوەکە واتە تاوانبارەکە شارەزایی لە یاسا هەبوو، بیری لەوە کردەوە چۆن دەربچێ لەم ڕزگاری ببێ لە بەندیخانە. بۆیە بە پارە کەسێکی تەوسیە کرد کە پیاوی ئەو ئافرەتە بکوژێ کە ئەو دۆستایەتی لەگەری هەبوو و فعلەنیش کوشتی. ئێستا ئەم پیاوە لە جادە دەسوڕێتەوە، بەڵام مێردی ئافرەتەکە هەم شەرەفی چوو و هەمیش کوژرا. بۆیە من داوام کردو ئەم بڕگە زیاد بکرێ، سکاڵە لەمەر زینا بەسەر دەچێەوە، مافی شارستانەتی نامینێ بە مردنی هاوسەری سکاڵەکار بە مەرجێک سیرکە بە مەرجێک مردنی هاوسەری سکاڵەکار لەلایەن زەوج زینا و عاشقەکەەوە نەبێ. یعنی ئەگەر پیاوەکەیە کە گیراوە دۆستەکەی
دەستی لە کوشتنی نەبێ ینی بەمەرز بگیرێ ینی چۆن دەکرێت خۆم حاڵەتانە ئەمە ڕوویداوە بەواقع حالت ئەوە لە ڕاستیدا ئایا ئەمە ستەم نییە لە پیاو بکرێ حالەتی دووەم و سێم ئایا سیرکە لە دوو حالت ستەم لە ئافرەت دەکرێت بالضبط حالەتێکی لەم شێوازە ڕوویداوە لە هەرێمی کوردستان پیاوێک کە سکاڵەی لەسەر ئافرەتەکە و دۆستەکەی ئافرەتەکەی تۆمار کردووە پاشان ئەم پیاوە لەگەر دۆستی ئافرەتەکە سولحی کردووە بە پارە یعنی ئەو پیاوە بەر بووە بەڵام حالەتی توندکاری سزا لەسەر ئافرەتەکە هەرماوە بۆیە من داوام کردووە ئەگەر حالەتی ئەگەر پیاوەکەی عفو کرد مەفروض ئافرەتەکەش بەبەر عفوەکە بکرێتن لەبەرەوە لە یاسایەکە وا دەڵێتن یعنی ئەگەر ینی پێچەوانەکەی بۆ نەبێتن بۆ ئافرەتەکە هەر توندکاری سزایی لەسەر بمینێ حالەتیشتر ئەگەر هاتو بالضبط ئەمەش ڕوویداوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئافرەتەکە سکاڵەی لەسەر خیانەتی زەوجی لە پیاوەکە و لە عاشقی پیاوەکەی کرد پاشان لەگە پیاوەکەی خۆی پێک هاتۆ پیاوەکەی عفو کرد ئافرەتەکە هەر لە سزن دەمێنێتەوە توندکاری سزایی یاسایی لەسەر دەمێنێتەوە ئایا ئەمە ستەم نییە لە ئافرەت یعنی لە دوو حالت ستەم لە ئافرەت دەکرێت ئەگەر عفو هەیە لە یاسادا لە هەردوو حالەتان لە بۆ پیاوەکە دەبێ ئەی بۆ ئافرەتەکە نەبێ سپاس سەرۆکی پەرلەمان زۆر سپاس خاتو تەلال لەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلال لەتیف من پشگیری راپۆرتەی هاوبەشەکەم لەبەرەوەی بەڕاستی ئینقیطاع و تەنازل زۆر بەوازحی لە مادەکە هاتۆ تەسبیت بۆ جێگا کراوەتەوە پێویست بە ئیزافەکردن ناکە و ئەو حاڵەتی ئەو کوشتنێش کە باس کرا ئەوە لە مادەیەکی کە بە پێی ئیسپات و دەلائیل ئەتوانێت شێوازی مامەلەی جیاوازە لە ڕووی تحقیقی لە ڕووی دادگاکانی جنایەتیشەوە ئەو کاتە دادوەرخۆی مامەڵێکی جیاواز لەگەڵ حاڵەتاکە و زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆرە جوان ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە جوان ئیسماعیل ئەمیش لەگەڵ راپۆرتی هاوبەشەکەمە بەڕاستی ئەو هەموار کراوەکە هیچ فەرقی نییە لەگە یاسا ئەسلیەکە دەخەکەی هەر وەکو ئەوی لیژنەی گوتی لەگەڵیانم زۆر سپاس لیژنەی هاوبەش باشە سپاس لەگەڵەوەی مادەکە ناڕوونیەکی تایە و نازانم هەندێک لەو سەرنجانەی خاتوو شکورە ئیسماعیل باسی کرد وەجاهەتی تایە وایە بینم من بەڕای شخصی خۆم بەڵام دەنگدانیان دامانی پەرلەمان ئەم بابەتەیەک لا کاتەوە دوو ڕاهەیە
ڕایەکیانەوەی کە لە راپۆرتی هاوبەشە هاتووە بەو شێوەی خۆی بمێنێتەوە و ڕاکەی تریانەوەیە کە بۆ هەندێک زەمانات کە پێویست دەکات بۆ پیا و بۆ ژن دەستکاری بکرێەوە هەندێک تعدیلاتی تیا بکرێت بەو شێوەیە کە لە پرۆژە یاسا پێشنیار کراوەکەدا هاتووە ڕای راپۆرتی هاوبەشە خینە دەنگەوە کێ لەگەڵەوەیە کە وەکو خۆی بمێنێتەوە سی و پێنج کەس لەگەڵ یەتی کێ دژێتی حەو کەس دژێتی کەواتە پەسەند کرا مادەی حەوت لە راپۆرتی هاوبەش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی حەوت پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن لە تەبع ئەنجومەنی وەزیران هاتووە بەڵام پێویستە لەسەر لەبەرەوەی پەیوەندیدارە بە سوڵتەی قەزائیش بۆیە پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن قسەی هەیە لەسەر ئەو مادەی بۆ شێوەی خوێندرایەوە کەس نییە کەواتە کێ لەگەڵەتی بۆ شێوەی کە خوێندرایەوە چرۆنەوە کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێکەواتە پەسەند کرا مادەی هەشت ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت کێ قسەی هەیە لەسەر مادەکە کەس نییە قسەی هەبێت کەواتە کێ لەگەڵەتی بۆ شێوەی کە خوێندرایەوە چلو شش کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێکەواتە پەسەند کرا هۆیەکانی دەرچواندن هۆیەکانی دەرچواندن لە پێناو بەرجەستەکردنی دادگەریدا و هێنانەکایی کۆمەڵگایەکی دوور لە تونند و تیژی و جیاکاری ڕەگەزی ئەم یاسایە دەرچوێندرا کە قسەی هەیە لەسەر ئەم مادەیە لەسەر هۆیەکانی دەرچواندن کە قسەی هەیە کاگاری فەرموو زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بۆ شوێنی من وشەی بەرجستە لێرە زەعیفە لە بەرەوەی ئەمە قانونە بێ ینی مطلق بێت وەکو ڕاضیاتی لە جیاتی وشەی بەرجستە بەم شێوەیە بێ یەکێک لەم دوو کەلیمەیە لە پێناو چەسپاندنی دادگەری و فاریزە ئەنجا باقێتەکەی دەستەبەرکردن جوانتر نییە وڵاهی بەرجستە زەعیفە دەستەبەرکردنی ئەگەر مەبەست چەسپاندن و جێبەجێکردن بێ بەڵێ باشە وەری بگرن ئەو ڕایە
كوا كاك محمود گومانێ هەیە فەرموو پشتیوانی لە ڕێگەی کاگاریەکەم سپاس باش هی لیژنەی پێشمەرگەیەوە پشتیوانی لیژنەی پێشمەرگەیە بيخانوا با نجا ها باش فرمو باش بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری لە پێشنیارەکەی بەڕێز کاک ئاری دەکەین بۆیە بەو شێوەیە دامانڕشتەوە هۆیەکانی دەرچواندن لە پێناو چەسپاندنی دادگەری و هێنانەکایی کۆمەلگایەکی دوور لە توندوتیژی و جیاکاری ڕەگەزی ئەم یاسایە دەرچوێندرا چێ لەگەڵێتی بەو شێوەیە کە خوێنرایەوە پەنجا و شەش کەس لەگەڵێتی کێ دژێتی کێ دژێتی یەک کەس دژێتی کەواتە پەسەند کرا کێ لەگەڵ کۆی یاساکەیە کە بەو شێوەیە کە پەسەند کرا پەنجا و حەو کەس لەگەڵێتی کێ دژێتی دژی هەموو یاساکە هەر یەک مادەیە خۆ هەر یەک مادەیە دەستکاری کراوە بەڵێ سێ کەس دژێتی کەواتە پەسەند کرا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان ئەکەین بە بۆنەی دەرچوونی ئەم یاسایەوە زۆر سپاس بۆ لیژنە پەیوەندیدارەکان ئەتوان بگەڕەوە شوێنەکانی خۆتان تەنها لیژنەی یاسایی لەسەر منەسەب بمێنێتەوە بۆ دەستکردن بە بڕگەی دووەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان فرمون فرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە بڕیاری یەکەم بریتیە لە پرۆژە بڕیاری ناونانی شاری ڕانیە بە پایتەختی ئازادی ئەم پرۆژە بڕیارە لە 6 بڕگە پێکهاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە ئەمە ناوەکانیانە 1 سۆران عومەر 2 مەروان گەڵاڵی 3 شکریە شێخانی 4 هەورامانگەچێنەیی 5 نەجیبە لەطیف 6 سوهام عومەر 7 منیرە عوسمان 8 زولفا محمود 9 محمود حاجی عومەر 10 ڕۆزا محمود 11 عادل عزیز 12 برزۆ مەجید 13 علی حەمە ساڵح 14 ئومێد حەمە عەلی
15 أنور قادر 16 حسن صالح حەڤە عەبدوڕەحمان عەلی ڕەزا داواکارین لە بەڕێزتان ئەم پرۆژە بڕیارە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. بەڵێ ئەم پرۆژە یاسایی ئاراستەی هەردوو لیژنەی ناوخۆ و یاسایی پەرلەمان و گشت ئەندامانی پەرلەمانەکرێت. پرۆژە بڕیاری دووەم بریتیە لە پرۆژە بڕیاری بە پارێزگاکردنی ئیدارەی گەرمیان. ئەم پرۆژە بڕیارە لە 6 بڕگە و هۆیەکانی دەرچواندن پێکهاتووە و لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە کە ئەمە ناوەکانیانە: 1 بێستون فایق، 2 محمود حاجی عومەر، 3 برزۆ مەجید، 4 ئومێد حەمەعەلی، 5 فایق مستەفا، 6 عەبدوڕەحمان عەلی ڕەزا، 7 ئەیوب عەبدوڵڵا، 8 سالار محمود، 9 شێرکۆ حەمە ئەمین، 10 ئێڤار ئیبراهیم، 11 ئەبوو کاروان. داواکارین لە بەڕێزتان ئەم پرۆژە بڕیارە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. ئەم پرۆژە یاساییش ئاراستەی پرۆژە بڕیار ببورن. ئەم پرۆژە بڕیارە ئاراستەی گشت ئەندامانی پەرلەمان لیژنەی ناوخۆ و لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانی کوردستانەکرێت. فەرموو خاتوو مریەم قسەیەکت هەبوو؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، دیارە لە جەلسەکانی ڕابردوو و لە جەلسەی ئەمڕۆژدا دیارە کۆمەڵێک پرۆژە لەسەر پرسی بە پارێزگابوونی بەشێک لە ناوچەکان لەلایەن پەرلەمانتارانەوە ئاراستەی دەستی سەرۆکاتی کراوە و دەستخۆشیانە دەکەین و خراوەتە بەرنامەی کارەوە. بەڵام ئەمە لە کاتێکدا ئێمە بەڕاستی تاوەکو ئێستا لە ساڵی 1999ەوە بڕیاری 4 قەزا هەیە کە بکرێت بە پارێزگا، بەڵام جگەلەوەی پارێزگای هەڵەبجە ئەوەکانی کە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە من لێرەوە داوا لە بەڕێستان دەکەم کە تاوەکو ئێستا چەندیاندا شتێک ئاراستەی دەستەی سەرۆکاتی کراوە لەسەر پرسی بە پارێزگابوونی دەڤەری ڕاپەڕین و هەروەها سۆران و زاخۆ. لێرەوە داوا لە بەڕێستان دەکەم لایانی بەرپرس کە حکوومەتە یان ئەو جیهەتەی کە پێیوەستە بەو بڕیارەوە بانکێشتی پەرلەمان بکرێ و بەتایبەتی ئەو یاداشتێک کە لەسەر پرسی بە پارێزگابوونی ڕانیا تاوەکو ئێستا ئاراستەی بەڕێستان کراوە بخرێتە بەرنامەی کارەوە بۆ گفتوگۆکردنەوە بانکێشتی لایانی بەرپرس بکرێت. بۆچی تاوەکو ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە و هەروەها بۆ ئەوی بەرچاوی هەوڵاتیان ڕوون بێت لەسەر ئەو پرسە. باشە سپاس. منامەوێ ڕوونکردنەوەیەک بم بە بەڕێستان بەڕێزان ئەو پرۆژە بڕیارانەی یان ئەو پرۆژە یاسایانەی کە خوێندنەوەیان بۆ کراوەتە ئێستا لەلایەن پەرلەمانەوە بۆ پارێزگابوونی قەزاکانی هەرێمی کوردستان ئاڕاستی حکوومەتیەکەین بۆ ئەوەی حکوومەت ڕای خۆی لەسەر بە دڵنیاییەوە ئەمە پەیوەندی بە سیاسەتی جێبەجێکردنی هەموو هەرێمی کوردستانەوەیە، بۆیە پێویستە کات حکوومەتیش ڕای خۆی لەسەر بە تایبەتی لەم دۆخەی کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان هەیە ئیستیحداسکردنی پارێزگاکان ڕەنگکارێکی هەروە ئاسان نەبێ. پرسی بە پارێزگابوونی هەڵەبجەش لە ڕاستیە تەنها پەیوەندیدار نەبوو بە هەرێمی کوردستان، یعنی لەسەر ئاستی عێراقیش کۆدەنگی بۆ و پرسە هەبوو، تەنانەت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش پرۆژە یاسا بۆ ئەو پێشکەش کرابوو، ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناردیەوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە یعنی پارێزگای هەڵەبجە کە لە خولەکانی پێشوش کاری لەسەر کراوە لەلایەن حکوومەتەکانی پێشووی هەرێمی کوردستانش کە کاری لەسەر کراوە پرسێک بۆ تایبەتمەندیەکی خۆی هەبووە، یعنی پەیوەندی بە لامەرکەزی ئیداری لە هەرێمی کوردستان نەبووە. بڕیاری لە پەرلەمان بۆ دەرچووە، لە ئەنجومەنی وەزیران بڕیاری بۆ دەرچوو بوو، لە سەرۆکایەتی هەرێم مەرسومی بۆ دەرچوو بوو، لە عێراق کاری بۆ کرابوو. سەبارەت بە کۆی پارێزگاکانی تریش لەگەڵ حکوومەت تەنسیقە کرێ بە تایبەتی لیژنەی ناوخۆ. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاگاتان لێبێ لیژنەی ناوخۆ ئەتوانێت لەگەڵ حکوومەت ئەم پرسە تاوتوێ بکە بۆ ئەوەی بە شێوەیەکی باش بتوانرێ ئەم مەسەلەیە دیراسە بکرێ و بڕیارێک بدرێ لە خزمەتی هەموو هەرێمی کوردستان و هەموو قەزاکان و بە تایبەتی ئەو قەزانشی کە داوای پارێزگای سەربەخۆکەن لە قازانجی هەموو لایەک بێت. ئەگەر نقطە نظامیەکانتان پەیوەندیدارە بەمە با کۆتایی پێبێنین باشترە. خات و فەیروستاها فەرموو. زۆر سپاس سەرۆکی پەرلەمانی. ئەی شارەوەتۆف پشتگیری ئاخفنا بەڕێز مریەم خانێت بکەم، بەس من بێت ڕاستکردنەک بدەم. بڕیارە ژمارە 11 لە 22 نەح ساڵ 1999 بڕیارە پارێزگابوونا هەر 4 باژارێت کوردستانê بوو، ئاکرێ و سۆران و ڕانیا و حەلەبجە نەزاخۆ بوو. من بێت پەس ڕاستکردنەوە. زۆر سپاس. باشە زۆر سپاس.
بەڕێز دکتۆر بەڕێز کاک محەممەد صادق بەڕێز سەرۆکی پارلەمان قسەکانی من فەیرۆزخان کردی و پشتگیری لە فەیرۆزخان و لە خاتۆ مریەم خان دەکەن زۆر زۆر سپاس بەڕێزان بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێهات زۆر سپاس بۆیەوە.